ئەم کاتتان باش بینەرانی عزیز، لەگەڵتانم ئەمڕۆ دیبەیتێکتان پێشکەش دەکەین دەربارەی زمانی دایکی. ئەم دیبەیتە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی زمانی دایک کە ساڵی 1999 لەلایەن یونسکۆوە وەکو ڕۆژی زمانی دایکی دەستنیشانکراوە. لای هەمووتان ئاشکرایە کە پرسی زمان کوردستان بۆ گەلی کورد بەگشتی پرسێکی زۆر گرنگە و ئاستەنگ و بەربەستی زۆریش لە بەردەم زماندان، لە بەردەم شێوەزارەکاندان، هەروەها دائیمەن لە نێو بێپۆلەران و ئەو کەسانەی ئەو پسپۆڕانەی کە لەسەر زمان کار دەکەن گفتوگۆی و مشتمڕی زۆر هەیە لەسەر پرسی زمان و زۆرێکیش باسیەوە دەکەن کە ئەو گیر و گرفتانەی لە زماندا هەن ڕەنگی داوەتەوە لەسەر کۆی کارەکانی دیکەی زمانی کوردیش. ئەمڕۆ دیبەیتەدا باز بە چەند تەوەرێکی گرنگ دەکەین، بە تایبەت ناسنامەی زمانی کوردی، هەروەها شێوەزارەکان، پرسی ئەلفبێ، هەروەها بابەتی ستانداردبوونی زمان و ئەو گیر و گرفتانەی لە بەردەم پێشخستنی زمانی دایکیدان لە کوردستان. بۆ مەبەستا کۆمەڵێک مامۆستا و لێکۆڵەر و پسپۆڕی زمانناسی یان شارەزای زمانناسی و زمانی کوردی و شێوەزارەکان بەشدارن. پێکەوە هەوڵ دەدەین سەرنجتان ڕاکەین بۆ ئەم دیبەیتە. دەچمەلای میوانەکانم کە ئێستا لەگەڵماندان بەڕێزان دکتۆر جەعفەر شێخوئەلیسلامی کە زمانناسە و پرۆفیسۆری هاوکارە لە زانکۆی کارلتنی کەنەدا. زۆر بەخێرهاتنت دەکەم دکتۆر جەعفەر. بەڕێز زانا فارقینی، لێکۆڵەر و نووسەر کە لە باکووری کوردستان ساڵانێکە کار دەکات لەسەر زمانی کوردی، و هەروەها بەڕێز نەتیجە ئاڵتون، لێکۆڵەر و خوێندکاری دکتۆرا لە زانکۆی ئۆتۆ فریدریش لە ئەڵمانیا، هەروەها بەڕێز ناجح گوڵپی، نووسەر و چالاکی فەرهەنگی لە هەورامان، لەگەڵ بەڕێز ڕێوان ڕەحیمی، لێکۆڵەری زمانەوانی، هەروەها کە بەڕێزیان ماستەری هەیە لە فۆنۆلۆژی کوردی خوارین یان کەلهوڕی. هیوادارم بتوانین بەیەکەوە گفتوگۆیەکی تێر و تەسەل بکەین دەربارەی ئەم پرسە گرنگە. بەڕێزان جارێکی دیکە بەخێرهاتنتان دەکەم. زۆر سپاس کە کاتی خۆتان سپاس. هیوادار هەوڵ دەدەم کە پرسیارەکانم هەم بە کوردی ناوەڕاست هەم بە کورمانجی لە ئێوەی بەڕێز بکەم، بەڵام ئێوە ئازادن، دەتوانن بە هەر شێوەزارێک یان بە هەر شێوەزارێک بتانەوێ وەڵام بکەوە. من دەمەوێت لە بەڕێز دکتۆر جەعفەر دەست بە ئێکە من پرسیارم بکەم. ئەویش ئەوەیە مامۆستا جەعفەر کە مەبەست لە زمانی دایکی چییە؟ ئەگەر بە شێوەیەکی گشتی باسێک لە زمانی دایکی بکەین. لە کوردستاندا ڕەنگە تعریفی جیاواز هەبێت بۆ زمانی دایک، بە تایبەت لەو دەوڵەتانێکی وەکو ئێران یان تورکیا کە خوێندن بە زمانی کوردی هەتاکو ئێستا نەبووتە خوێندنێکی فەرمی یان قەدەغەیە، ڕەنگە زمانێکی دیکە وەک زمانی دایک بکرێت گەلانیەوێ. ئەمە لەلایە دووەمیشیان بەپێی ئەو هەموو هەڵسەنگاندن و لێکۆڵینەوانەی لەسەر زمانی کوردی کراوە، دەکرێت زمانی کوردی چۆن پێناسە بکرێت؟ ئایا زمانێک هەیە کە کۆنکرێت زمانی کوردیە یان زمانی کوردی کۆمەڵێک زمانن یاخود زمانێکی فرە شێوەزارە؟ زمانی دایک لە لایەنی جیاوازەوە تعریف کراوە. کاریان کە ئێمە لە زانکۆ بەخێوکارەکانمانی دەڵێن ئەمەیە زمانێک یەکێک بۆ یەکەم جار فێری دەبێت. دەکرێت ئەمە زمانی باوکەکە بێ، دەکرێت زمانی دایکەکە بێ، دەکرێت زمانی کۆمەڵگەکە بێ، بەڵام یەکەم زمان کە منداڵێک فێری دەبێت ئەمە زمانی دایکە. ئەو کەسانەی کە وەکو تۆ بەچ کوردنم کانگس کە زۆر هەلومەرجی زمانی کوردیان خوێندوێتەوە بە تایبەت لە باکووری کوردستان، تعریفەکە بڕێک زیاتر دەکەن.
دەڵێن ئەگەر یەکێک بڵێ زمانی دایکی من فلانە زمانە ئێمە هیچ مافی ئەوەمان نییە کە بڵێن وانە کەوابوو دەبێت ئەو مافیان پێ بدەین بۆ وێنە ئەگەر کوردێکی باکوور کوردی نەزانێ بەڵام بڵێ کوردی زمانی منە چونکە تاوانی خۆی نییە کە نایزانێ لی زەوت کراوە ستەمی دەکراوە کەوابوو زمانی دایکی ئەگەر ئەو بڵێ کوردیە کوردیە ئەوە مافی ئەمەنێ کە بڵێن کوردیە یا کوردینە ئەوە بە وتم ئەوە ساخ بکەینەوە کەوابوو هەروە کار نییە سەبارەت زمانی کوردی هەمومان باش دەزانین ئەم باسە زۆر کراوە کاتێک دەڵێن زمانی کوردی بەو واتایی کە جەناب دەڵێ بۆ وێنە قاموسێکەیە کە هەموو شێوەزارەکان دەخۆی دەگرێت تا ئێستا ئەوەمان نییە یەکێک بتوانێت جۆرە قسە بکە کە هەموو شێوەزارەکان بە شێوەیەکی بەرامبەر لی تێ بگەن فام بکەن ئەوە نییە بەداخەوە بەڵام دەتوانین بڵێن کەوابوو دەتوانین بڵێن کوردی بریتی لە هەندێک شێوەزار کە لەلایەنی مێژوویەوە لەلایەنی ناسنامەوە لەلایەنی کولتوری و کۆمەڵایەتیەوە خۆیان بە یەک زمان دەزانن هەرچەند لە بواری زمان ناسیەوە لە بواری پێکهاتەی زمانیەوە جیاوازیان هەیە باوەشمان لەبیر نەچێت هیچ زمانێک لەم دنیاەدا نییە کە شێوەزاری نەبێت هیچ زمانێک لەم دنیاەدا نییە کە دایەلەکتی نەبێت هەموو زمانەکان دایەلەکت و شێوەزاریان هەیە بەڵام زۆربەی ئەو زمانانە کە ئێستا ئێمە بە یەک زمان دایانناسی وەکو ئەلمانی سەردەمێک دروست بوون کە یەکێک لە شێوەزارەکان زاڵ بووە یان بەهۆی دەسەڵاتی سیاسیەوە یان بەهۆی ئەوەی کە نووسەر و شاعری زۆر بووە پاشان ئەم شێوەزارە ئیتر بووە بە شێوەزاریستاندا ئێمە و زۆر نەتەوەی دیکە کە درەنگ گەیشتینە قۆناغی سیاست و پلانی زمانی لەم کاروانە جێکەوتین بەڵام ئێستاژ نەچۆکتێ دەتوانین بڵێن کورد هەر خۆی بە یەک میلەت دەزانێت خۆی بە یەکنەتەوە دەزانێت چەند شێوە بەڵێ دکتۆر جعفەر باستان لەوە کرد کە زمانی کوردی دەکرێت وا پێناسە بکرێت کە کۆمەڵێک شێوەزارن مێژوویەک هاوبەشیان هەیە بەیەکەوە دەکرێت بە دیاریکراوی ئاماژە بەو شێوەزارانە بکەی کە بە بەشێک لە زمانی کوردیدا دەنرێن چونکە لە نێو بۆ دیاریکردنی ئەوەش بۆ چوونی جیاواز هەیە تەنانەت لە نێو خودی شێوەزارەکانیش بۆ نمونە بەشێکی لەوانەی بە کرمانسکی سەدەکەن پێیان وایە کە ئەوە زمانێکی سەر بەخۆیە بەشێک نییە لە کوردی یان لە هەورامیدا بە هەمان شێوە بۆ چوونە هەیە وایە وەکی دەزانین من لەسەرەوە بابەتانە زۆر نووسیەوە بە تایبەت بە ئینگلیزی ئاگاداری ئەو باس و خواسانە هەم زۆر بە باشی جەنابەت ڕاست دەکەی لێرەشدا مناقەشە هەیە لێرەشدا یەکدەنجی نییە بەڵام من ئاوای دەبینم شێوەزارە کوردیەکان بریتین لە کوردی باکووری کە پێ دەڵێن کرمانجی پاشان لە باشووری کوردستان هیچێک لە بنزارەکانی سەرەکی بریتیە لە بادینانی کەوابوو کوردی باکووری کوردی ناوەڕاست یان ناوەندی کە هەندێک کەس پێ دەڵە سۆرانی پاشان کوردی جنوبی لەژێر چەکی کوردی جنوبی دەتوانی کەلهوڕی دابنێ دەتوانی ئیلامی دابنێ دەتوانی لەکی دابنێ بەڵام من بەش بە حاڵی خۆم لۆری دانانێم ئەگەمە بەستە دەمەیە بۆ لەبەر ئەوەی کە لۆرەکان تایبەت لۆرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ خۆیان پلان بە کورد نازانن بۆ ئەمەش بە توزی ناکرێت بە زۆری ناکرێت یعنی ئەوانەی کە دەیانەوێت بە زۆری بڵێن لۆریش کوردیە بەڕای من لە چاو دەگەڵ شۆڤینیزم و تورکی شۆڤینیزم و عەرەبی شۆڤینیزمی جیاوازیان نییە ئەوانش عینی شت بەسەر ئێمەدا دەسەپێنن ئێستا کوردەکەش دەیەوێت عینی شت بەسەر ئەوی تردا دەسەپێنێت یعنی معنای نییە بەڕاستی بەڕایان هیچ منطقی تێدا نیە باوەتان عەرز پاشان زازاکیە یان دملی یان کورمانچکی پاشانیش هەورامی هەندێک ئێستا دەڵێن گۆرانی هەورامی یان هەورامی گۆرانی کە ئەویش بۆ خۆی هەورامانی تەخت و باجەلانی و ئەوانەی لەژێر چەترەکە مامۆستایان لێرە دەتوان زیاتر باسی مەکەم بەڵام بۆ من کە دڵم شێوەزارە کوردیەکان کەوابوو جارێکیری پێنجن کوردی باکووری کوردی ناوەندی کوردی باشووری زازاکی یان کورمانچکی پاشانیش هەورامی
بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر جعفەر دەگەڕێمەوە وڵاتان دەچمە لای بەڕێز مامۆستا زانا فارقینی مامۆستا هون چاوا لەبێ مەسەلەیە دنەرن مەسەلەیە زمانێ دایکێش بۆ ji بۆەوە بتایبەت لە باکووریە کوردستانê perspektîvek hevbeş heye li wê derê li hember zimanê Kurdî em jî nêrînên cuda hene li ser nasnameya zimanê Kurdî Niha mesele li vir çi ye zanî ka tu li gorî çi tarîf dikî li gorî take kes zimanê dayîkê çi ye ya li gorî komeleyê zimanê dayîkê çi ye niha hin kes bi taybetî li ser take kes dixwaze tarîf bike wekî ku mamoste jî amaja pê kir yekemîn zimana ku tu hîn dibî fêr dibî lê eger ku tu di çarçobeya neteweye da gel da lê binêrî ew zimanê ku tu mensûbê wê komê yî bi vî şeklî tarîf kirin niha tabî li Tirkiyeyê problema sereke li Bakur ev e mafê perwerdehiya bi zimanê dayîkê nîne heta hebûna zimanê Kurdî nedat qebûl kirin van 15-20 salê dawî hebûn bi awayekî hat pejrandin qebûl kirin lê mafê perwerdehiyê nayê parastin tenê piçek tozek ya kêmek mafê hînbûna zimanê dayîkê ew jî li hemî dibistana nîne bi awayekî hilbijêrî hilbijardeyî ew maf hatiye naskirin lê mamoste nayîne tayîn kirin mamoste nînin hin dibistan li gorî kêfiyeta xwe tev digerin malbat gava ji bo zarekê xwe bixwaze heftê nîv saet an saetek bi zimanê dayîkê perwerdeyek nale hînbûnek zimanê xwe hîn bibe ew jî dibe mamoste tune hûn gerek 15-20 kes peyde bibin pêja ev ziman maf bibe dest bixistin bi vî şeklî yadin li Bakur ji ber ku em dikarin bibêjin ji bilî Şêxbizinîya ku li hêla Anatoliya navîn heye li hêla Enqerê û Konyayê bi awayekî giştî du diyalekt yani kurmancî û kirmanckî hene li vir jî hin kes hene ku ji bo kirmanckî bibêjim ku dibêjin kirmanckî zimanekî Kurdî ye ev meylek hinek dibêjin na diyalekteke Kurdî ye ev didu hinek jî hene ku dibêjin em zazan e eleqeya me ji Kurdan nîne em zimanekî serbixwe yê îranî ne di vî warî de sê fikir me dikare bibêje hene ku derbarê ka zazakî çi ye wî jî dizanin tarîfa diyalekta tê kirin lê pênaseya diyalekta jî diguhere tedî hinek dibêjin ku hûn ji hev û din fêm nekin tê negihîjin nexwe ev ziman e lê hinek jî dibêjin ku hûn ji hev tê bigihîjin wê gavê ne ziman e Swêdî Norweçî ji hev tê digihîjin lê ziman e behsa Almanî zimanê Almanî hate kirin Saxoniya Jêrîn heye Saxoniya Jorîn heye eger ku li gel êk û din li gel hev û din bi Almaniya bilind nepeyvên ji hev tê nagihîjin lê navê wê diyalekt e Erebî nizanim çend diyalektê Erebî hene misal Misrî û Sûriyeyî ji hev fêm nakin lê navê wê diyalektê Erebî yani ev divir da jî hin tiştên siyasî rol dilîze yadin ji bilî krîterên zimanasiyê lingwîstîkê mesela çandê kulturê mesela dîrokî jî divê de rol dilîze em bibêjin mesela li Bakur yê ku dibêjin zazakî ne Kurdî ye piraniya wan giraniya wan mesela ji wek bawerî ji Elewîtiyê tê erê di nav kesê ehlî Sûne da jî ê ku dibêjin em ne Kurdin hene ji bo zazaya lê giraniyek tu dibînî ku xwe ji Kurda diqetîne ji ber ku kurmanc li Bakur bi piranî wek mezheb ehlî Sûne û Şafîî ne kêm Henîfî hene em dibînin ku tesîra
اولی یا دینی جی لسر به یکی هیه لگورا به تدگرم مثلا مگو ایکوش خورات بیجن ام علوینه زمان خورات بیجن ام درسیمکی ده پیوین درسیم ناو جغرافیایه لباکور نه براستی نه ناو تونجلیه تونجلی ایرو پشتی جمهوریت پشتی 1936 باجارک به ناو تونج الی یعنی دست تونج وکی که ببیجه لپ حسنی بوی ناوی باجارک هاتا کرن که دور سرهلدانا وی داری حتا تکشکاندن لی ناوی ویجی کالان بو ناوی هرمی درسمه لی دبیجن مثلا از درسمکی ده پیویم یا جه هنکنه دبیجن از علوکی ده پیویم دبینی که دور دا تسیرا ایدولوژی تسیرا سیاست تسیرا بیرو باوری و اولیج هیه بله مامۆستا ez dixwazim di vir de vê pirsê bikim yanî hûn demekî dirêj li gelek saziyên zimanê Kurdî dixebitin niha jî li Weqfa Mezopotamya li Amedê her li ser zimanê Kurdî dixebitin hûn wekî weqif çawa vê meseleyê dinerin zimanê Kurdî çawa dest nîşan dikin çend zaraweyên wên hene yani belê niha çawa dîsa mamoste got yani ez pêş dizanim niha halê hazir di nav Kurdan da ya 4 ya 5 diyalekt qebûl kirin bi rastî ev war jî warekî nîqaşbar e hê jî xebat jê ra divê ka çend diyalektên Kurdî hene lê em ya jî ez bixwe wek şexs bibêjim li ser navê saziyekê nebêjim ez wek şexs hemû diyalektên Kurdî wekî hev bi qedr û qîmet dibînim tu zaravayek tu diyalektek ji ya din ne biqîmettir e ne hêjatir e yani kurmancî jî soranî jî hewramî jî kelorî jî lorî jî eger ku Kurd bibînin ji bo min qedr û qîmeta wan yek e divê her Kurd bikaribe bi diyalekta xwe perwerdeya xwe jî bibîne çawa ku bi hezarên salan ya jî bi sedên salan ev diyalekt ev zarava ev şêwezar hatine divê berdewamiya xwe bikin lê her diyalektek di nav xwe da bigihîje standardekê û dema ku standardizasyon di nav diyalekta da çêbû ya jî em bibêjin siyaseta zimanî plansaziya zimanî çêbû divê haya wan ji êk û din ji hev û din hebe xwe nêzîktirê hev bikin di dema bi taybetî jî ji bo term û têgeh û çemkên nû yani çawa em bibêjin niha êdî di kurmanciya Bakur da heta di Zazakî da jî em peyva komar ji bo Republik yani ji bo Cumhuriyetê bikartînin ku em dizanin ku ev bêje ne di kurmancî da ne di Zazakî da heye ev bêje qasî ku ez dizanin di ferenga Elî Ekber Kurdistanî da di wateya koma çadira xêbeta da heye lê îro bu Cumhuriyet yani Republik û em îro hemî vê bikartînin ji ber ku di diyalekta me da tune bû gelek peyvê wisa yani îro mesela em kurmancî dibêjin rojnameger di kurmancî da wekî ger paşgerek tune ye em dibêjin çapemenî di kurmancî da bi awayekî safîks menî tune ye lê em bikartînin ev dike ku zaravayê me diyalektên me nêzîtirî hev bibînin qet nebe ji bo peyvên matematîkê fizîkê kîmyayê coğrafyayê hasilî kelam bi Kurd û kurmancî bibêjim evê ku pêwîstiya te îhtiyaciya te hewcedariya te pê heve bê tu ji diyalekta xwe bînî ku tu wan nêzî hevtir bikî ne ku tu wan dûrî hev bikî divê çarçovê da li van mesela dinêrim spas mamosta Zana ez vegerim cem te piştra ئێستا بچمە لای مامۆستا ناجیح گوڵپی کە ئەو ماوەیەکی زۆرە لەسەر زمانی لەسەر هەورامی کار دەکات لەسەر فەرهەنگی هەورامان مامۆستا ناجیح ئێوە چۆن سەیری ئەم بابەتە دەکەن دکتۆر جەعفەر هەروەها مامۆستا زانا فارقینی زمانی کوردیان زیاتر بە 5 شێوەزار دەستنیشان کرد یەکێک لەوانش هەورامی کە دەکەوێتە نێوە چوارچێوەیە ئێوە دعوتکردەی تاپەی دیبەتیە من ئیسا ئەگە بە هەورامی قسێکردنە ئەکید کەس تامەیاوەنە وەروانەی ئیسا ئەتر قسەکان فاڕوو
سوپاسان دەکەم بۆ دیبیتە دیارە من ماوەی 5 ساڵە لەم بوارەدا کارەکەم و ئێستا خوێندکاری زانکۆم زمانی ئینگلیزی بۆ ئەوەی کارەکانم ئەکادیمیتر بن من وا بۆ زمانی کوردی ئەڕوانم کە زمانی گۆران یان هەورامی لە خانەی زمانە کوردیەکاندا نییە چونکە هەم مێژووی گەشەکردنی هەم ئەگەر بۆ تاریخ بگەڕێنەوە زمانی گۆران یان هەورامی تاریخێکی کۆنی هەیە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی هاتنی ئیسلام و پێشتریش چونکە ئێمە دوکومنتمان هەیە ئەو کاتەیە ماوەتەوە یعنی چۆن ئەکرێ زمانێک 1300دا مێژووی هەبێ ئێستا بکرێ بەزارێک بۆ زمانێکی تر کە 150 ساڵ ئەوەندە تەمەنی هەبێ زمانی لاتینی کە زمانی ئیمپراتۆرەتی ڕۆمان بووە لە ئەوروپادا دوای ئەوەی کە ماوەیەکی زۆر حکمی نیوەی ئەوروپای کرد ئێستا بووە بە زمانێک دانراوە ڕێزی لێگرن کەڵکی لێوەردەگرن ئەوایە ئەم حکوومەتە ئەم گەلی کوردە زمانی گۆرانی وا لێ بدایەوە زۆرێک لە نووسەران و زمان ناسان ڕەخنە لەوە دەگرن ئەوایە کورد دەستی لە زمانی گۆران نەهێشتایە چونکە زمانی گۆران تاریخێکی هەیە و خاوەنی ئەدەبیاتێکی دەوڵەمەندە نووسینێکی دەوڵەمەندە بەڵام ئێستا سەرباری ئەوەی ئەیکەنەوە بەزار یعنی خەریکە دەیخنکێن و لە ناوی دەبن تەنانەت ڕێگەی ئەوەمان نادەن تەلەڤیزیۆنێک یان ڕۆژنامەیەک یان لە قوتابخانەکاندا بە زمانی دایکی خۆمان بخوێنین ئێمە هەموو ساڵێ کە یادی زمانی دایک ئەکەینەوە داوا لە حکوومەت دەکەین کە ڕێگەمان پێبدا یان کە ئەڵێن ڕێگەمان پێبدا ئەبێ هاوکاریمان بکات چونکە ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێم قوربانیمان داوە لەگەڵ یا تێکۆشاوین بۆ دروستکردنی دەوڵەت و حکوومەت و هەموو شتە یعنی وەکو ئەوان خوێنمان داوە هاوکاریمان کردو وەڵام ئێستا خەریکە زمانەکەمان ئەفەوتێت یعنی ئێمە حەز ناکەین زمانەکەمان فەوتێت یعنی هێشتنەوەی زمانێک بە زیندوی یان زمانی دایک بێ لە ناوچەیەکدا ئەمە هیچ دژایەتی یان هیچ زەرەر و زیانێکی نییە بۆ زمانی کوردی بەڵێ ئەوەی کە هەورامی بەشێک نییە لە زمانی کوردی بۆ مانایش دێت کە هەر هەورامی گەلێکی جیاوازیشن یان من بۆ کردی خۆم جیایە من ئەڵێم ئێمە گەلێکی ئاریایی ئێمە کۆمەڵێ برا زمانی ئاریایی لەم ناوچەیەدا ئەژین کورد فارس بەلوچ هەورامی لوڕ لەک ئەمانە ئێستا لە ئێراندا هەموو زمانەکان ئەچەوسێنێتەوە تەنها زمانی فارسی دەسەڵاتی هەیە بەسەریاندا کورد گلەیی لێ دەکات منیش ئێستا لە سای ئەم حکوومەتدا کە تۆزێک هەیە هەرچەنە ئومێدی هیچم پێی نەماوە تۆزێک حکوومەتمان هەیە هەمان کردەوەکانی تورک و فارس دووبارە ئەکاتەوە بەسەر ئەوانی تردا لەولاوە ئەچێ هەموو مافێکەدا بە تورکمان بەڵام بچووکترین ماف نادا بە من کە مافی زمانەوانی مافی فەرهەنگیە کۆدەنگیەکی وا هەیە لە نێو نووسەران و ڕووناکبیرانی لەوانەیە کەمترین کەسمان ئاوا بیر بکاتەوە بەڵام لەوانەیە دەیان هەورانیژە من بڵێن ئێمە کوردین کاکەیان چۆنەکرێت لە کوجە ئێمە ئەگەر سەیری زمان شناسەکان بکەین کە هاتوونەتە ئەم ناوە هەر لە مەکەنزیەوە هەر لە ڕوودیگەر ئەشمیسەوە هەر لە مینۆرسکی و ئۆسکارمان و ئەمانە هەر هەمووی لە جویز بلووە ئەمانە کە سەیری زمانیان کردووە لیان کۆلیوەتەوە تویانە زمانی گۆڕینە زمانی هەورامی زۆر لە زمانی کوردی جیاوازە چونکە بابەتەکانی ڕێزمانی زۆر جیاوازن تەنها ئەوەیە کە ئەمانە دراوسەی یەکترن یان هەستێکی نەتەوایەتی کوردی کاری لەمان کردووە کە وای لێ کردووە کە لە دەرەوە خەڵکیان بڕوانێ کە ئەمانە کوردن ئەگینا ئێمە لە باری زمانەوانیەوە ئێمە زۆر جیاوازی هەیە زمانی هەورامیان زوانی گۆران جیاوازیەکی زۆرمان هەیە لەگەڵ زمانی کوردیدا یعنی هیچ زوان ناسێک لەوانەیە ئێستا کاک دکتۆر پێکەنینی بێبەوە زمانی ئێمە زۆر جیاوازیە ئێمە زمانەکانمان
زمانی هەورامی یا زمانی گۆران زازا ئەمانە لە خانەیەک ئێمە نزیکترینین لە زمانەکانی کاسپیان و لە زمانەکانی ناوەندی ئێران زبانهای مرکزی ئێران نزیکایەتیمان لەگەڵ ئەوانە زۆرتر مەسەڵەن زمانی سیوەندی زمانی کاڵشی تاتی ئازەری خۆن ئێمە نزیکایەتی زۆرمان لەگەڵ ئەوانە هەیە تا زمانی کوردی لەگەڵ فارسیان نزیکایەتی زۆرە لەبارەی ڕێزمان و مفرداتی زمانەوە کەواتە دەکرێت بە دیاریکراوی پێمان بڵێ پەیوەندی هەورامی لەگەڵ کوردی لەلایەک و پەیوەندی هەورامی لەگەڵ زازاکی لەلایەکی دیکە چۆن ئێمە و زازاکی لەژێر چەتری زمانی گۆراندا هەر لە مێژەوە ئەگە سەیری مێژوو بکەین وتراوە زمانی گۆران زازا ئێمە ئەتوانین بڵێن دیالێکتی زمانی گۆرانین هەورامی بەڵام کە ئێستا زمانی گۆران ئاوا پەرش و بڵاو و کاڵ بۆت و تواوەتەوە ئەکرێ ئێمەش ببین بە زمانی زۆر ئاساییە زارێک بێ بە زمان پەیوەندی ئێمە لەگەڵ کوردیدا وەکو وتم تەنها دراوسێن تەنها برازمانین چونکە جیاوازیەکی زۆری گرامەر فۆنەتیک فۆنۆلۆجی حتا جیاوازی تەریخی و گۆڕانی تەریخیشمان هەیە لە نێواندا لەبەرەوە من قەناعەتم نییە کە هەورامی زارێک بێ لە زمانی کوردی ئەوە بۆچوونی منە لەوانێ دیان خەڵکی تر بێسە نەوێرێ ئەوە بڵێ زۆر کەس ئێستا دکتۆرای زمانە لێرە ناوێرێ ئەوە بڵێ لەبەر مەنسەبەکەی لەبەر هینەکەی بەڵام من لەسەر ئەساسی مەسەلەی زمانەوانی ئەڵێم هەورامی زار نییە لە زمانی کوردی بەڵێ زۆر سپاس دەکەم دەگەڕێمەوە لا دواتر مامۆستا ناجح دەچمە لای نەتیجەخانم نەتیجەخان و بهێست مامۆسایان بەڕێز بەحسا گەلک عالیەن بێ مەسەلەیە کرد هون دناف جڤاکە کوردێن و بکرمانسکی داخەبن ئەمژی هینێک دەبێژن زازاکی چاوە لەبێ مەسەلەیە دنەرن ji بۆ زمانێ دایک چییە گەلەوە هونژی بێ لێرینێ ڕانەک و زازاکی ئان کرمانسکی بەشەکە ji زمانێ کوردی وەک زاراوێندن ئەمژی ئەوژی زمانێک خۆسەرە مرحبا شمارێرانی از تای خبردایشان tam نرساوجی yani mesela kek Necip Kulpi و ما زاراوای و ما زوان و استام نرساوجی لسری زاراوای خو از وزن فکرانی خو باجی ما باجم از ورجای باجی تعریف من yani gelek تعریف زوان دایک چی و gelek استه o زوان کو ما پیل شناسنایشی o زوان کو شار ما پیشناس ننو از خوری این تعریفی را حس کنین از وزن بحث این تعریفی بکنه گرک تعریفی استه زازایک یازی کرمانجک اشکنو واجو از وانی خود نیزانا از کرمانجا از زازا و از کردا زوان جیو جوین زوان دایک بنو کو زوان خود نموسو لا زوان جی دایک ما وانی انو کردو یعنی زوان جی کردیو یا کرمانجکیو کرمانجیو تای چی مامسته زنا فرقینی واتی از بیشتر به نصری خود تعریف کرده شه زازایانا یه تای زازای اسپیکو وانی ما وایری زوانی که بینی ما کردی نیه زوانی ما زوانی کو جیایو ما یک ملتی کو جیای است یعنی اکوانو وانی ما زاراوای کردی زی زاراوا ما زاراوای کردی و ما کردی لا ازواجی میانه زازایاند خوراب از وان زازا ما خورابان زازا لا گلک زازای خورابان کرد زوانی خورابان کردکی خورابان کرمانچ زوانی خورابان کرمانچکی یک وان دملی و دملکی از گروه کو از وان زازا از ایوا یعنی ما وان زازا کی لا ما خو کرد زانی یعنی حیا نکا ما خو کرد زانو ما چرای خور نواتو ما ملتی کو بینه یعنی حیا دس بیستاری برجوی کو دولت واشت کو کرمانجان و زازایان جرا بکرو حیا تای کرمانجی شی آلمانیا و گاوا دولت آلمانیا ما في پرورده دا کردان نشکه کرا işte kurmancan ve ma bu kurmancı perverde vinene kurmanc kırdasan kurmancan uzazayan ve ma buzvane xo ma be zaravay xo vinene a vaqt farqi
zazayan û feqê kurmancan vêcî ortı û raşta mamoste zana ferqê me yê sunnîtî û elewîtî est û mixabin o zî feqek vecino mesela elewiyê Dêrsimî zazayê Urcayê vanê ziwanê me joniyo la gava vanê ziwanê me joniyo ziwanê me yoniyo a wext bi ziwanê kirmanckî qisey kenê yani bi ziwanê zazakî mesela eşkenê maravacê ziwanê me yoniyo çünkü bawerî înan ciya we yani seba bawerî xwe mivanê heto bîna hetê ziwanzaniya me baynem cira mesela ekolê Almanan est o işte Ludwig Pol est o mamosteyê ve prêverijoy Blau est a tayê ziwanzanê ku vanê zazay yani zaravayê Kurdî zazakî zaravayê Kurdî niya estê heta tayê niye yani humarî cîn la ê kesî nêvanê zazayê Kurd niye vanê zazakî beno ku zaravayê Kurdî nêbo çünkü hetê sosyolojiyê ji me baynê cira zazayê xwe Kurd hesednenê tarîxê zazayan û yani tarîxê me ji o û seba milletbûyînê tenê o mavacim o çiyîko mavacim makeno millet tenê ziwan niyo yani jobînî re fehm kerdiş problemim yani zazayan û kurmancan ez ê vecî seba ku zazayê kemiyê tayê neheqîr û zaravayê me birazgêno o problemo eger ku sînorî bênatê me çi nêbê ez bêş bê şêrî verê goranan û soranan mi soranî fehm bikerdê a wext nika yani problemê nevraziyê bênatê me la tenê ma miyanê kurmancan de û kurmancî humarê cîn zefa seba nê jî gelek zazayê estê ku xwe kemî vînenê miyanê kurmancan zê humar û seba nên heqiyê ku rociv beno seba nên heqiyan xwe ciya vînenê no problemo yani problemê Kurdan û ku Kurdî perçe perçeyê loma û zê zarava miyanê perwerdeyî di û miyanê kurmancan di ez wazana mafê zazayan çiyîko mamoste Necîb Gulbî ve qasî ku ez mi cira fehm ke ez statûyê ku ciya wazena statûyê ku ciya seba zazakî û seba gorankî hewremanî mavacim çünkü ma kurmancana pirê dûrî kewtê soranana pirê dûrî kewtê gava herçî bi kurmancî û herçî bi sorankî bibo normal o ku tay insanî xwe fehm nekirê û xwe dûrî bigere çareserî jest o çareserî perwerde yo perwerdeyê dibistananê ma di ma eşkenê zaravayanê cîranan ziwanê cîranê me bimûsnim wendekaran û statûyekê zaravayan bibo miyanê ji bînît ma nekerim xwe vîrî ziwanzanî vanê ku her ziwan zaravayê ku yani ma zaravayê kurmancî niye ma zaravayê Kurdî ye hewremanî soranî kurmancî mavacim her ma heme zaravayê Kurdî ye ma zaravayê kurmancî niye no problemo yani carna kurmancî xwe îskenê carna zazayê xwe îskenê û no ciyayê ku pîl vecena bênatê me mixabin la ez grûpê vateyî est a kurmancî şinasnenê şarê Bakurê şinasnenê ez zê grûpê vateyî ku masterê ziwanê zazakiya şixulyenê ma zazayan Kurd bînenê zaravayê Kurdî û zazakî tarîxê ma jî piya bîyo ma heya 20 ser heya 10-15 serî verê ji heya dewlet nêwaşt ma ji bîn re aqeterno ma xwe revetê ma Kurdê yani ma nevatê ma milletê ku bînê kurmancî milletê ku bînê ma xwe revetê ma Kurdê yani ma ciyayî bênatê me çi nêb نەتیجەخان هون تێکلیەکێ دبینن di navbera hewramî û zazakî de mamosta Nacih behsa vêyekê kir ku zazakî jî mîna hewramî ew ji malbateke din ya zimanin seba ku ez hewramî nezana ez nişkine bersivê şima weş bidî la ez min meqaleyê zef wendê meqaleyê serê zaravabûn û serê ziwanbûn ya min zef wendê û ekolê Almanana ku ma ciya vînena ekolê Almanan çend hebî ziwanzanî estê
گۆرانی و زازاکی کنێ ژۆ گروپ یعنی وانێ زارابای کوردی ئەنێ و گۆرانی و زازاکی نقاشê cê rêyeko bîn cayeko bînd yani hema lêkolînî tam cigêrayîşî ser nevraziye qasê ku ma bixwazim tiştekî hanım zêde bikim gotina tevşekir ji bîr meke Ludwig hata Amedê roşan lezgêjê pirs kir û po Ludwig got zazakî zimanekî Kurdî ye mamoste ez wazanê çêk vecî problem çi yo me gava bîn va yani kurmancî zaravayê Kurdî yo ma enê qebûl bikirim yani kurmancî sebok serekê ve herkes vano ma zaravayê kurmancî niye ma zaravayê kurmancî niye xora ma zaravayê Kurdî ye kurmancî ma zêderî niye zê heq yani zê ziwanî ma zê ziwanî zazakî kurmancî kemiyêrî niyo hewremanî ya zî gorankî kurmancî kemiyêrî niye her ziwan wextê ku zarava bîyo meseleyê ziwan û zaravayê meseleyê statûyê siyasî yo siyasî heno meseleyê ku siyasî yo û tarîxê Kurdan hewremanî û goranî û zaza û kelhûrî û heme tarîxê ma ji o yani tarîxê milletbûnê ma zê millet ma yenê qebûl kerç ma bacim min maqaleyan wendokî mamoste necî belkî min başîrî zano goranî xwe Kurdê esasî qebûl kene zazayê xwe Kurdê esasî qebûl kene ma xwe ma vanê ma Kurdê yani vanê filankesî joyê vato ya şima çî re endek xwe revanê Kurdê hema şima revanê şima Kurd niye ve cema Kurd niye mamoste İhsan Esparî vato wala ez Kurda kurman merdê kurmancî re vato ez Kurda eger tu Kurd niye tu Kurd niye yani ma Kurdê eger kurmanc vajo ez Kurd niye wazano la ma zazayan zê Kurdan dînenê ez seba tabii tay cigêrayîşî ê ku vanê ma bacim zanyarê ku vanê zazay beno ku nevanê zazakî Kurdî niya goranî Kurdî niya vanê ma ê grûpê ku bînd bihesebnim ha ziwanzanî gelek ziwanzanî est ê ku vanê hem ma gere neaynim Kurdiya Kurdî niya enê vanê ma Kurdê gere ma baynim kam jo tarîxt ji bîn re dûrî kewtê kam jo tarîxt بەڵێ نەتیجە خان ئەس دخوازم لەبەر پرسێکێ بکەم گەر بە کورتاسی بەرسەوا من بدی هون زێدەتر جیرانێ کورمانجینە یعنی کورمان چاوا لە زازاکی دنەرن ئەو وەکە زاراوەیەک خۆسەر لێ دنەرن ئان دەبێژن کرمانچکی بەشەکە ژ کورمانجی یعنی هون سەکناوان لە هەمبەر زازاکی چاوا دەبین ez vacî di aynayîşê yani aynayîşê şarê ku ne wendo aynayîşeke şarê ku wendo eger ez behsê milletê ku ne wendo yani wendox niyo ez behsê hîn bikirî evanê tivacê ti zazaya bin ne ez kurmanca yani zaza meselê Kurdî ne ama yani ciyayî bênatê Kurdan û zazan de est o heta ez xwe zê zarabayê xwe zê ziwanê ku qedîm zê zarabayê ku qedîm vînena ama kurmanc mi wina nevîneno kurmancê ku ne wendo ama kurmancekê xwezanê û wendeyê û zazayê ku xwezanê û wendeyê zanê ku ê Kurdê la yani ma xwe Kurd zano Tirkanî ma re vato Kurd heya 50-20 serî verî joy yani heya siyasetê Tirkan bi ziwan ehemiyetê ziwanî fehm ke û weş ma ciya bikêro بەڵێ gelek spas dikim netîce xan ez ê pişt radîsan vegerim cemwa ez ê biçim cem kak Rêwar Rahîmî kak Rêwar em katetan baş ئێوە چۆن سەیری ئەم بابەتە دەکەن کە بەڕێستان ماستەرێکیشتان نامی ماستەرەکەتان لەسەر پێم وابێ لەسەر فۆنۆلۆژی کەلهوڕیە یان کوردی خوارین هەڵبەتە ئەو شێوەزارە زۆر بە زۆر شێوە ناوی دەبرێن بەشێک دەڵێن کرماشانی ئیلامی یان لەکی کەلهوڕی گۆرانی ئەوەشی پێدەگوترێ ئێوە کە لەو بەستێنەدا کارتان کردووە چۆن سەیری ئەم بابەتە دەکەن وە باوەڕم ما زوانە کوردی وە کولیەتێ
کیشێک وە لە زاراوەگان و بنزارەکانیان نێریدن من تا لە منتەقەی ئیما لە کرماشان خۆ بەشەی لە جورێک لە زوانە کوردی هەست یا جوورێک بشین زار و بنزارەی لە جورێک لە زوانە کوردی هەست لە قەدیما ئەگەر تماشای بکرێدن ناویان نریایە کاڵهڕی هەڵا ئەمڕوو وە دەلیلی لێ کەم کەم ناوە جیاوازە بووە یعنی بەشەی لێک هەن کە خۆیان جیاتر لە کاڵهڕی زانن کیشێک لێرە هەست کیشێک وەلی کوردبوونان نییە یعنی تمام مردمێک کە لە کرماشان و ئیلام هەن یعنی بچین زورمە ئێ مردمە خۆیان وە کورد زانن گیچەڵە ئەسلی لێرە هەست تەنیا وەگەردە یاسە کە تەلەف خۆی وە کاڵهڕی بزانێت یان نا وەی بوونەوە لە سەردەمە یێ دەسەواژەی تر وە وجود هاتەیە کە ئیشنە پێ کورد خوارێن یا کوردی جنوب ئەگەر لە ڕوانگەی کوردی جنوب و تماشای باوچە بکەیمان ئالێ گشتی مردمە کوردن کورد جنوبن هەلە کرماشان لە ئیلام یاگەر بەشەی لێک لە کەفن و ناو خانەقین مەنەلی تا چودنە ناو بەغا یعنی کولیان یێ زاراوە یا یێ وەقۆڵە معروف چی بیشم دەسە بنزاراوان کە گشتیان نزیکایەتی فرێک وەگەردی یەکەترەکیات دێرن نزیکایەتی فەرەفێشترێکیش وەگەردە باقی زاراوە لە کوردیا دێرن وێنێ سۆرانی هەڵا وێنێ هەورامی یا گۆرانی هەڵا خودە هەورامی ئەگەر تماشای بکەیدن شاید وەگەردە کاڵهۆڕیە یاگەر باقی بنزارەی لێ منتەقەیە هەست نزیکایەتی فرێک نیاشتودن ئەمان گۆرانی یا ئەو گۆرانی کۆنە چرا فرە نزیکەوە باقی زاراوەی لێکە لەو منتەقە هەن دیتالێکە بیشتر لە ئێرە تاوەرێکە من ڕەسیم و باستەری کردیە دیسەگە ئێمە هێما تاریفە دیاری لە زاراوە و بنزاراوە و زوان نەیری من ڕێخۆمان وەی خاترە فکرکەی من ئەگەر مەسەڵەن بشی من کە چوزانم کوردیە کاڵهۆڕی بنزاراوەیەک توێنێدن لە کوردیە سۆرانی بودن یە دەرواقعجمە قبولکردن یە جور قەیمومیەت لە تەرەفە کوردیە سۆرانیەوە هەست لە حاڵێکە تەمام زاراوەیل و بنزاراوەی لە تەنیا وە خاترە نزیکایەتیان وە یەکەترەکیە کە ئایەم ئوشیدن ئێ بنزاراوە توێنێت نزیک و ئەو زاراوە بود یا ئەو بنزاراوە توێنێت نزیک و ئێ زاراوە بودن یە وێمانیە نییە کە یەک لە مردمی یەک لە زاراوەی تر لە مردمی یە زاراوەی تر خاسترن کە ئیمە گیچەڵێ وەیە داشتی من کە مەسەڵەن منە گێڵانی ئەمڕوو بەشێک لە کاڵهۆڕی هەساو بکردیان کاڵهۆڕی خۆی بەشێک لە کوردی هەساو بکرێت چوزانم یاگەر ئەو لە باقی زاراوەی لێکە لە ناو زوانە کوردیە تاریف کردیان بەڵێ کاک ڕێوار زۆر جار لێرە و لەوێ باس لەوە دەکرێت کە شێوەزارەکانی دیکە ئەوە لەلایەکەوە کە بێگومان زۆربەی ئەو کەسانی کە بە شێوەزاری کوردی خوارێن دەکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچەی ئیلام و کرماشان و ئەو هەرێمەیە و لە باشووری کوردستانیش لە خانەقین و مەندەلی و لەو ناوچەیە بەڵام سەرڕای ئەوەی کە دەگوترێت لەلایەن زمانی فارسیەوە ئەو ناوچانەش زۆر زۆر بەرەو ئاسمیلاسیۆن ڕۆشتون و هەم لە باشووری کوردستان هەم لە ئێران هەندێک لە توێژەران یان نووسەران باس لەوە دەکەن کە لە نێو زمانی کوردیشدا کوردی خوارین بەهۆی باڵادەستی شێوەزارەکانی دیکە بووەتە قوربانی بۆ چوونی ئێوە لەو بارەیەوە چییە؟ وەڵا خوب باوەڕمی ئێستا کە گیچە لە تەرەفە باقی زاراوە و بنزاراوەی لە زوانە کوردی و نییە ئەگەر ئیمە ئاسمیلە ببینە ئەگەر مردم لە کرماشان لە ئیلام لە خانەقین ئاسمیلە بینە لە تەرەفە ترک و لە تەرەفە فارس و ئەلە بۆ ئاسمیلە بینە نە لە تەرەفە سووران و هەورامی و چوزانم هەڵا زارا و بنزاراوەی لێکە لە کرماشان و ئیلام هەست هاومەرز یا هاوسنوورەوە لە کورمانجیان نییەن ئەگەر کیشەی ئاسمیلاسیۆنێک هەست هیچ هەرچێک وە کوردە سوورانە و یاگەر وە کوردە هەورامی و نێردن یەکی چاڵێگە یە ئاسمیلاسیۆنێگە یە پرۆژێگە کە لە تەرەفە حکوومەتی لە مرکزیە و چ لە ئێران چ لە عێراق و خریاسە و ڕێ و تەنیا ئامانجیشی یەسەکە زوان و ناسنامەی ئێمەلەتە لەلیان بسینێدنە و تەبدیل بوون وە شکلێک وە بەردەی فەرهەنگی زوانی ملەتی لە مرکز نشین
سیاست ئەسلیانیش ئەستراتژی ئەسلیانیش یەسەگە مەخصوسەن و تایبەت لە ئێ دەورە یەسەگە جیاوازی بخەن لە بێن کورد کرماشان کورد خوارێن و تەورکلی ئەو لە باقی کوردیلا وی بوونەوە ئەمڕوو لە چەند ساڵە مەخصوسەن دوینی من و تایبەت دوینی من کە وەکو نمونە لە کەستان لەناو لەکەیل گولوەی لێک هێزگرتنە بڕێک لە جوانەی هێزانە یا بڕێ لە ئاژاوەگیڕەی هێزانە کە خۆیان وە لەکستان زانن وشن ئیمە لەکی من لەکستانی من ئیمە لەکەی لە کوردەی جیای من هیچ هەرچی وە کوردە و نێری من یا هەلە پارەکەیشە و نزیکە ساڵی کەس کە هەتا لەناو کاڵهۆڕیش دووزەمە هێزگرتیە فەلە لەلیان سەر هێزانە کە وشن ئیمە کاڵهۆڕستانی من هیچ هەرچی وە کوردە و نێری من لەلایەکیشەوە ئەڵبەت فرە هاشا لە کوردبینەوە نیەکەن منتا دژایەتی وەگەرد سووراناکەن یعنی سیاست حکومت لێ منطقه یەبیوە کە تا ئەو دەتوێنن نێروەی لێک لە ناوی کوردی لا حیزبیان کە دژایەتی فێشتر وەگەرد سوورانە وەگەرد باقی یەکایەتی کووردا بکەن ڕێیەگە لەلیان جیایانەوە بکەن تا هەرچێگە کۆمەلگای لە بچکترەکی داشتیدن ئاسمیلەکردنیان فرە ڕاحەتترەکە فرە هاسانترەکە ئی سیاسەتیشە تا ئەمڕوو یە جوری لێک ڕایان جوابدایە همراه حکومت مرکزی لإيران هم حکومت مرکزی لعراق ولی خو کسانی لیگیشن چالاکی لیگیشن گروهی لیگیشن که لبرانبری او سیاست مرکزی لبسا کار کن و کلیتی بیشی من تا الان دست کفت فلبانیگ نیاشتنه هر سه زوان کردی لای مناطق کم تا کت آسمیله بیوه اما همان او هست نتوایتی لناو کرد کرماشان لناو کرد ایلام و تمامی منیه تنانت کسانی لیگیشن که امرو فارسی قصیه کن اما زوان وگرد منالگانی لمال فارسی قصیه کن اما هما و او هست نتوایتی کردی خویانه پابن و خویان و کرد زانن بله زۆر سپاس کاک ڕێوار دواتر دەگەڕێمە وڵات دەچمەوە لای بەڕێز دکتۆر جەعفەر مامۆستا گوێت لە سەرنج و تێڕوانینی هەموو مامۆستایان و بەڕێزان بوو بە بۆچوونی ئێوە ئەو فرە شێوەزاریە یان با بڵێن ئەو فرە زمانی کە لە کوردستان هەیە نیشانەی دەوڵەمەندی زمانی کوردیە یاخود پەرتەوازاییە یاخود مەسەلەکە ئەوەیە هەلومەرجی سیاسی وای کردووە کە زمانێکی هاوکۆ یان زمانێکی هاوبەش نەبێت لە نێوان ئەو گەلانەی یان ئەو کوردانەی کە لەسەر خاکی کوردستان دەژین کە دابەش بۆ بەسەر چەند دەوڵەتێکدا ئەو پرسیارانت هەموو یەکی کرێبێک هەڵدەگرن بە قوربان پرسیارەکان یەکێک بە باشترە بۆی کە ڕێک دەرفەتە بە قسان لەسەر بکەین زۆر سپاسی هەموو لایەک دەکەم گەلێک مەمنون زۆر سپاس زۆر بە کەلێک و قسەکان من لەگەڵ زۆربەی ئەو قسانەی دۆستان هەم شتێک بەڕای من پێویستە ئەڵبەت لەسەر لەگەڵ یەک دوو شت نیم دەگەڵ ڕێزم بۆ مامۆستا گوڵپی یەکانەوەی کە کورد ئاریایە یا وچێ ئاریایی فارسەکان ئێستا بۆ خۆیان ڕۆشن بیرەکانیان لە بەتایبەت دەوانێت لە ئەوروپا بەو دوایانەدا دکتۆران و دکتۆر پرۆفسۆری زانستکەن و ئەوە بە تەواوی ئەمە ڕەت دەکەنەوە دەڵێن ئەمە سازکراوێکی ناسیۆنالیزمی فارسە شتیوا هەر نەبووە هیچ بەڵگەیەک نییە بەرحاڵ ئەوە ئەمە داستانێکی کۆنە بەڵام بەڕای من پێویست ناکە بۆەوەی کە ئێمە بیسەلمێنی ئەین چه هەورامی بێت چ گۆرانی بێت چە کورد بەگشتی بۆ دوای ئەو ئەفسەرە بکەوین کورد ئاریایی و چی شتیوان نییە زۆر پەیوەندیەکی زۆر ناخۆشیشەیە لەگەڵ ناتسیزم و ئەڵمان و ئەوە بەرحاڵ بەڕای دەگەڵەوە نیم لەگەڵ چەند شتی دیکە هەیە کە ناتوانم ببم چون لەگەڵ زانستی زمان ناسی نایخوێنێتەوە بەڵام بەڕای من شتێک دەبێت ساغ بینەوە ئێمە زمان تەنیا و تەنیا وەکو سیستەمێکی مەکانیکی دەبینین کە لە فۆنۆتیک و دەنگ و فۆنۆلۆژی و وشە مۆرفۆلۆژی و سنتەکس ڕیزبوونی وشەکان پێک هاتووە یانە بکە زمان لە ئەساسدا بۆ خۆی دیاردەیەکی کۆمەڵایەتیە من لەگەڵ ئەمەیانم ئێمە زمانمان دروست کردو زمان لە هیچەوە بەرنەبووتەوە ئێمە زمانمان دروست کردو کەوابوو ئینسانەکان مادام زمانەکان دروست کردو زمان دیاردەیەکی کۆمەڵایەتیە زمان چییە؟ زاراوە چییە؟ شێوەزار چییە؟ ئەمانە هەمووی دەستکرد و سازکراوی کۆمەڵایەتین تا ئێستاش
قسەیەکی پێم خۆشە ئەو مامۆستایان جەفری هەیگ و ئەرگین و پینگن کە هەردووچیان ئێستا پرۆفسۆری زۆر بەرچاوی زمان ناسی کوردین و لەگەڵ شێوەزارەکان و لایەنگری مافی شێوەزارەکان هەموو ئەمانە هەن بەڵام هەر ئەمانش لە دوایین چاپی خۆیاندا بۆ وێنەوە تارێکی زۆر بەنرخ لە کوردستادیس دراساتی کوردیدا کە بڵاو بۆ 2014 بزڵە بەدەمە دەڵن تا ئێستاش لە زانستی زمان ناسیدا هیچ پێوانەیەکی کۆنکرێت و باوەڕ پێکراو نییە کە زمان لە زاراوە یان دیالەکت جیا بکاتەوە شتیوان نییە ئێستا مەسەڵەنەوەی کە مامۆستا فەرمووی مامۆستا گاڵ گوتی لەوانەیە ئێوە گوڵپی ئێوە لە من تێنەگەن من لە زۆربەی قسەکانی جەنابیان تێدەگەم چ بە هەورامی بێڵە چ بۆ سۆرانی بۆ لەبەر ئەوەی کە تێکەڵاویم هەبووە لەگەڵ هەورامی بۆ ئەوە زۆر ئێستا مەسەڵە ناوچەی هەڵەبجە ناوچەی سنە بەردەڵان زۆریان لە هەورامی تێدەگەن بۆ لە ئەوەی کە تێکەڵاویان هەبوو زۆر جار تێگەیشتن بە هەفتوو فامکردن ئاوا چێ دەبێت یعنی ئەوە نییە یەکێک لە دایکی خۆی بوو ئەگەر شێوەزارێک تێنەگەیشت ئەوە زمانی جیاوازە لەوانەیە تۆ شێوەزاری گوندێک ئەولاتر لەو بەری ڕووبارێک بە تێنەگەی دەبێ مەودات هەبێت کە تێکەڵاوی لەگەڵان بزانی تێدەگات تێناگەی زۆربەی زمانەکانی دنیا ئاوا یعنی کەوا بدەبێنە بەڕاستی ساغ بینەوە مەبەستمان لە زمان چییە مەبەستمان لە شێوەزار چییە هەمیشەش حەز دەکەم کاتی وە قسەی ماکس واینڕایش ئەو زمانوانە ئەڵمانیەکەم بۆ بیرخۆم بێنمەوە هەمیشەش دەگەڵ قوتابەکان باسیەوە دەکەین چونکە زۆر پڕە دەربڕینێکی کورتە بەڵام بەوە دەبێت یەک کتێبی لەسەر دروستی دەڵێ زمان دایالەکتێکە کە خاوەنی لەشکرە یعنی چی؟ یعنی ئەگەر کیانی سیاسی نەبوو دەبی بە دیالەکت کە کیانی سیاسیت هەبوو دەبی بە زمان دۆستێک باسی نۆروێژی و سویدی کرد من دیتومە بە چاوی خۆم نۆروێژیەک بە زمانی خۆی قسە دەکا سوێدی بە شێوەزاری خۆی قسە دەکا هیچیان زمانیان ناگۆڕن کەچی تەواویش لە یەکتر تێدەگەن دیوە چمان پێ دەڵە هیچ پێوانەیەک نییە بۆی کە تۆ زمان و شێوەزار لە یەک جیا بکەیەوە بەڵام دەچی بۆ شوێنێکی تر وەکو لە وڵاتی چین بە شێوە نووسینەکەیان لە یەکتر تێدەگەن بەڵام کەنتنیز و مندرێن کە قسە دەکەن بە یەکەوە لە یەکتر تێناگەن دێو نیشانەوەی زمانی جیاوازن ئەوە مناقەشە هەڵدەگرێت بەڕاستی دەبێ ئێمە ساغ بینەوە کە زمان چییە دایالەکت چییە ئەگەر بمانەوێت ئەو کێشانە بکەین بەڵام من پێم وایە مامۆستا ڕەحیمی بۆ وێنە شتێکی سەیری کورد ینی زۆر جێگای سەرنجە و بەڕایم زۆر ڕاستە ئەوەی کە چەند بە جوانی ئەو بە کانترۆڤەرسی دەڵێ جێچەڵ چەندین جار جۆم لێ بوو گێچەڵ لە مۆکریانیش جێچەڵ هەیە بەڵام تا ئێستا کەس نمیدیوە بە واتای کانترۆڤەرسی جەنجاڵ هەلچی لێ وەربگرێ بەڵام چەندە جوانە دەست و چاوت خۆش بە زۆر سپاس ئەمە فێر بووم بەڵام گێچەڵەکە ئەمە نییە کە من کوردم یا کوردنی گێچەڵەکە بەڕاستی ئەمەیە کە دەبشێ وەزارەکان دانیان پیا بندرێ دەبێ ئەو قەناعەتە بە خۆمان بێنین ئەگەر کەس نەزانێ کوردەکان دەبێت باش بزانن کە سیستەمی زمانی چەندە ناخۆشە چەندە نەگەتیڤە چەندە لایەنی نەرێنی هەیە کەوابوو کاتێک لانی کەم یەکەم جار کە من ئەوەم شی کردەوە لە وتارێکی ئینگلیزیدا داخوازی هەورامیەکان لە باشووری کوردستان تەنانەت ئەو بەر لە کێشەی سۆرانی و بادینی بوو 2005 ئەگە بە هەواڵ نەچوو بووم یەکێک لە یەکەم داواکاریەکان هاتە دەرەوە بۆ دەبێ وەڵامان نەدرێتەوە من ئێستا شتێ ناگەم بەڕاستی ئەگەر لە هەورامان خوێندن بە زمانی کوردی بە زمانی هەورامی بێ لە پاڵ سۆرانی نازانم ینی باشووری کوردستان تێک دەچێ جا ئەگەر ناوچەیەک لەسەر ئەمە ڕاوەستا بکە بە ئەوە مابێتەوە وەڵا نامێنێ باشترە چونکە بەڕاستی دیارە خەڵکێکی زۆر بە زۆرە ملی لێوێ ماونەوە یا بەدڵێکی ناخۆشەوە عینی ئەوەیە کە بە باکووری کوردی باکووری کوردستان بڵێ تۆ مافی ئەوە نییە بە زمانی خۆت بخوێن مە بەڕاستی جیاوازیەک نابێنم هەندێک هەن ئێستا دێن دەڵێن ئاخر هەورامی جیاوازە کاکە هەورامی کوردن دەی زۆریش لە تورکیا دەڵێن کوردەکانش وڵاتی تورکیەن و پێویستە بە کوردی بخوێن بە هەموو بە تورکی بخوێن قسەکە هەر یەکە ئەوەی کە تۆ بێنی ئەخرنا هەورامی بەڕاستی هەر کورد بوون
یەکێک دەتوانێت بێ مناقەشە بکە بڵێ کوردی باکووری شار لەگەڵ تورکیە بوون کاکە لە زمانی سوڵتانەکان و لە زمانی ئەم میرەکانەوە هەر لەگەڵ تورکیە بوون بجیان دەکەوە یعنی باسەکان هەر یەکن دیسان عەرزت دەکەمەوە ئەگەر کوردی سۆران و باکوور ماچ پیان وایە ئەوان مافی زمانیان هەیە لەو وڵاتانەی کە تێیدان دەبێت بۆ خۆشیان عینی مافی زمانی بدەن بە کورمانچکی بە دملکی بە زازاکی و بە گۆرانی و هەورامی و بە کەلهوڕی بەڵێ بەس مامۆستا چۆن دەکرێت زەمینە خۆش بکرێت کە پێی هەفبەندیەک دروست بێت لە نێوان شێوەزارەکاندا ڕەنگە نووسەرێک کە لە کرماشان بە کەلهوڕی دەنووسێت یەکێک کە بە کرمانسکی دەنووسێت لە باکوور یان کورمانجێک لە ڕوبەرێکی بەرتەسکدا نووسینەکان دەمێننەوە و ڕەنگە نتوانن لە کوردی شوێنەکانی دیکەش تێبگەن ئەگەر ئەم مەسەلەی ڕەنگە پەیوەندیشی زۆری بە ڕوانگەی دیموکراتیشەوە هەبێت بەڵام چۆن دەکرێت هەفبەندیەک دروست بێت کە نزیکبوونەوەیەک دروست بێت لە نێوان ئەو شێوەزارە جیاوازانەدا ئەمە باسێکی زۆر هەڵدەگرێت بەڵام زۆر بە کورتی عەرزت بکەم خوێندنی چەند زمان خوێندن بە چەند زمان ئەوەی کە پێی دەڵێن ئینگلیزیەکە bilingual education یان multilingual education ئێمە لێهاتوویمان هەیە بە تایبەت منداڵ هیچ بۆی گرنگ نییە هیچ بۆی گرفت نییە کەلانی کەم 3-4 زمان هاوکات فێر بێت تێکەڵیشی ناکە زۆر باشیش فێریان دەبێت ئێمە ئەگەر لە هیچ کوێ دنیا ئەمە دەرنەکەوت پێ لە کەنەدا ئەمەمان زۆر باش بۆ دەرکەوتووە زۆربەی هەرە زۆرمان منداڵەکانمان 4-5 زمان دەزانن هیچ تێکەڵیشیان نەکردووە زمانی خۆیان پاراستووە زمانی نەتەوایەتی ئەو وڵاتانەی دایکوبایان لێهاتۆ دەیزانن فەڕەنسی دەزانن ئینگلیزی دەزانن زمانێکی تری لە پاڵێ فێرزەبن کەوابوو خوێندن بە چەند زمان منداڵێکی هەورامی منداڵێکی زازاکی دەتوانێت بە زمانی خۆی بخوێنێ دەتوانێت کرمانجیشی لە پاڵ بخوێنێ دەتوانێت تورکیشی لە پاڵ بخوێنێ دەتوانێت ئینگلیزیەکەشی لەگەڵ بخوێنێ چارە هەر ئەمەیە کە ئێمە تۆ وای دابنێ ئەگەر سیستمی پەروەردە سیستمێکی چەند زمانە بێ بزانە بەرەی داهاتوو جیلی داهاتوو چی لێ بەسەردێ ئەوەی لێ بەسەردێت بۆ لە سویسرا هەیە لە سویسرا هەیە هەموو زمانانە دەزانێت و هەشە لێمان تێک نەچێت لە سویسرا ئیوا هەیە بەس فەڕەنسی دەزانێت زۆر لێ بوو بەس فەڕەنسی دەزانێت هەیە بەس ئەڵمانی دەزانێت بەڵام ئەو پێویستی پێ نیە ئەگە یەکێک بۆ وێنە هەورامیە گوتی من بەس حەز دەکەم زمانی خۆم فێر بم من پێویست ناکات سۆرانی هەولێر بزانم تەواوە بەڵام دەزانی مشکلەکە چیە یا با بڵێ کلیری سەرەکی چییە ئەوەی کە خەڵک مافی پێ بدرێ و پشتیوانی لێ بکرێ ئەو زمانانە فێر بێت کە بۆ خۆی حەزی لێ دەکا و کۆمەڵگە پێویستێتی بەڵام ئەوەی کە تاکێک یان تەنانەت گرروپێک نەی هەویست بە زمانێک فێر بێ بۆ وێنە تەنانەت بە زمانی خۆی ناکرێ بە سەریدا پسەپێنی ناکرێت بە تۆ پزی ئەمە بکەیت بەڵام ئەگەر هەورامیە مافی خۆمە بە زمانی خۆم بخوێنم مافی خۆمە سۆرانی سلێمانیش زۆر چاک فێر بم بۆ چونکە دەزانم لە پارلمانی هەولێر پێویستم پێی دەبێت مافی خۆیەتی بەڕای من دەبێت هەردووک مافی پێ بدرێ و هیچ گرفتیش نایەتە پێشێ ئەوەستا مەستا مامەستا گڵپی لێرە دانیشتۆ سۆرانی زۆر جوان قسە دەکات ڕێک و پێک و هەورامی زۆر جوان قسە دەکات لەوانەیە چەند زمانی بزانێت دا بزانە ئێمە کە بەرەی بڕێ کۆنترین ببوورە مامەستا گڵپی من لە خۆمەوە دەڵم من بەرەی کۆنم بزانە گەنجەکە ئەگەر یارمەتی بدەین چۆن دەتوانێت چەند زمان فێر بێت زۆر بە ئاسانی جیاوازی ئەلفبێ نابێتە گرفت مامۆستا جعفەر لە بەرامبەر لە بەردەم ئەو بابەتەدا چونکە لە نێو شێوەزارەکاندا چەند ئەلفبەیەکمان هەن جگە لەوەی کە لەلایەکەوە ئەلفبەی لاتینی هەیە لەولاوە ئارامی هەیە لە نێو ئارامیشدا چەند ئەلفبەیەک هەیە بۆ نمونە لە کوردی خوارین خاوەن ئەلفبەیەکی خۆیان تۆزێک جیاوازی تێدا یان لە هەورامیدا بورە قسەکە پێدە بڕۆم ڕۆژاوا زۆر نمونەیەکی باشە ینی ڕۆژاوا شتێکی زۆر گرنگی فێری ئەمە کردو ئەویش ئەوەیە کە دەکرێتەوە لە وڵاتێکی عەرەبیبی کە ڕێنووسەکەی عەرەبیە وەکو سووریا بەڵام لە ناوچەی خۆت بتانی بە لاتین بنووسی ئێستا منداڵی قامیشلو
هەم دەتوانێت بە ڕێنووسی عەرەبی بنووسێت بخوێنێتەوە، هەم دەتوانێت بە ڕێنووسی لاتین بخوێنێت بنووسێتەوە. ئەمانە بەڕای من بنون دیسان عەرزت دەکەم منداڵ کە سیستمێکی پەروەردەی درستت هەبوو دەتوانێت چەند زمان فێر بێ منداڵ و دەتوانێت بە چەند ڕێنووسیش بنووسێ و بەڕای من یعنی نەگڕای منەوە ڕای من نێ بەڕاستی هەڵبەت ڕای منە بەڵام بە پێلێ کۆڵینەوە نیشان درراوە ئەو خەڵکانەی کە چەند زمان دەزانن ئەو خەڵکانەی کە دەتوانن بە چەند سمبل و نیشانە وەکو ڕێنووس بنووسن و بخوێنەوە لە بواری مێشتیەوە مێشتێکی زۆر هەڵسوورتریان دەبێ و لە کاتێک تەمەنیشان دەچێتە سەرتر بۆمان دەرکەوتووە بە هاوکاری زانستی پزیشکی کە ئەمانە زۆر درەنگتریش تووشی فەرامۆشی و ناساخەکانی دیکەی مێشتی دەبن. بەڵێ زۆر سپاست دەکەم مامۆستا جعفەر دەچمە لای مامۆستا زانە. مامۆستا زانە هونچەوە لە مەسەلەیە فرە زمانی دنەرن ینی لەگۆڕوە ئەف زەنگی نییەش بۆ زمانی کوردی و گەلک دیالێکت هەنە ئەنجی هوند بێژن گەلەکە زمانێکی هەفبەش هەبەک و ئەم هەموو هەفتوو فێم بکەن. من هەفتنا خۆدا دەستپێکێ دەژی باسە بە یەکێ کردبوو ئاراست یعنی لەبر سیاسەتە تەیە زمانی چییە پلانسازیە تەیە زمانی چییە لە گۆری پلورالیزمێ تە بگەری لە گۆری مۆنیزمێ تە بگەری لە گۆری چی قەرار دەدی ئەگەر کو تو نەتەوە دەولەتێن و ئاوا بوونە وەکی فرانسا ئینگلتەرا ئەڵمانیا و نزانم تورکیا و فارس و عەرەب دبینی کو لەسەر مۆنیزمی ئاوا بوونە لەسەر تەکیتیە ئاوا بوونە تەکپەرستیە تەک زمانیە فەرز دەکە لێ گاوەک تو ببێژی ئەس پلورالیزمێ دەپارێزم نەخوات تو پرچاندیتیە پرزاراڤاتیە پر بیرو باوەرەتیە تکاری دناف گەلێ خۆدا بەربەلاو بکی نها یەک ژێ ئەف ئەگەر کو تو خودی سیاسەتێکە زمانی یا دەمۆکراتیک بی و tu bibêjî 4 zaravayê min a 5 zaravayê min an 6 ferq nake yani çend hejmar dibe bila bibe lê her zaraveka li gorî hev û din xwedan qîmetin xwedî heman nirx û hêjahiyê ne ez yekê ji yekê din serdestir nabînim û nêzîkatiya min wek deselat ji bo hemû zarava yeke ev siyaseta te zimanî diyar dike û siyaseteke demokratîk e wê gavê tu dikarî wiha bikî debera ku soran lê zêde ne tu dikare destpêkê da bi soranî dest pê bike di berra eger cînar kurmancî be kurmancî jî bide eger cîran hewramî be hewramayî jî bideke li nav hewramana yekemîn car di destpêkê di dibistana seretayî به هورامی دست پید که لکی دست پید که ناف کرمانجی دست پید که و پیرا جی زاراوای دن پاشه جی زمان دن دیسا ماموستا گوت یعنی امریکا جی هم دبینه لسوید جی هم دبینن و لگلک ولات دن جی دبینن که حتی بلژیکا جی زاروکک جالی پداگوژیک و حتی تمنه خوی 5-6 سالی که او تمنه کی پرسندنه یا زاروکه لگل هف دکاره 4-5-6 زمان فێر ببێ ez bi xwe dizanim rastî hatime hevalê min hene mesela ji bakurên li bakur niha em nikarin kurmancî ya ji zazakî fêrî zarokê xwe bikin ji ber siyaseta asimilasyonê ji ber televizyonê filan û bêva lê mesela li Belçîkayê dê zaza kurmanc bav zaza dê pêra bi kurmancî peyve ji ber ku ev Kurdê hişyarî xwende ye dê bi kurmancî pêra peyvê zarok Kurku lawuk jî kurmancî dizane bav zazakî pêra peyviye bi bavra zazakî peyve li Belçîkayê li nav beşa Fransî axêvan e li dibistanê wan li Kireşê hînî Fransî bûye niha jî zehmînî Flemanî û zan çi dibe yani tu dibînî di gavak bixwaze dikare çend zimana tevî zaravayê xwe jî fêr bibe yadin min got eger ku tu bibêjî hemû zaravayê min wek hev bi qedr û qîmetin tu standartizasyona navxweyî ya diyalektan li divê çarçovê de bikî tu dikarî zaravaya nêstirî hev bikî misal niha hevala me netîce peyvî got şixul
بهدینا شول دبیجن لی همین همی کرمانج خبتین دبیجن زازاکی جی خبتین دبیجه کرمانجی خبتین دبیجه سورانجی خبتین دبیجه اگر که از بخوازم د مفرداتا پروردهی دا زمانه کی نیزی هبکم لشونا شول و شغل از مثلا کار پیوا کار ترجیح بکم جبو کج هف فهم بکن یعنی اف همی به سیاست زمانی و به پلانسازی زمانی و علاقه دارن نیتا تا چیه مبستا تا چیه تو آلیگره کی دموکراسی و پلورالیزمی یا تو آلیگره سپان و تطبیق سردست خویی که سردست مثلا ترکیه سیستم آوان لسر مونیزم آوابیه تن ترکیه هیه ام ببیجن اب نتوه دولته تو دولته که دموکراتیک یا جی دستلاته که دموکراتیک خوزی آنجی تو نمونه این سردست خویی خراب که تو جوان گلی و گازنا دکی وید خوازی وی سردست تلتا چکره تیجی لگلی خوب بکی ام بسالان نتیجه به یکی تکوشیان هیچی تکوشین دوام دکه ما مسته بحثا روژاوا کرد مثلا لترکیه الفابه لاتینین دی سال 1928 دا بزوری لحمی خلقی حتی سپاندن بزوری سیاست بریار دا گوش ناپه با الفابه عربی قدخه گره هر کس لاتینی بکار بینه حتی به نمونه جارا ببیجن جا آتاتورک را گوتن که ام تدریجی برباسین الفابه لاتینی ببین بلا هیدی یا عربی کم ببین گوت نه حتی حبه که جی عربی هبه کس ناچه یا لاتینی به آوکی سیاسی و به زوراکی یعنی ام ببیجن قدخه کر لی گلک تشت به زمان حرفین عربی هاتمو نفساندن عثمانی بون عربی بون اگه فارسی بون ادبیات وان بلگی وان ام کرد بخوشی لباکور جبکو قدخه حرف عربی بو مجبوری لاتینی بو نه لاتینی کرمانجی تشتکه و هم نکارن به حرف عربی مولودا کرمانجی جب بخوینن نوبار احمد خانی جب بخوینن خیلی اهل مدرسه و هم نکارن جوان بلگه و اوراقا و دوکمانتا بزانبن دکه یونیورسیته بشا زمانی عثمانی هیا لودری حرفین عربی فیری وان دکه اوجی کیم کس دکاره وان پچکی فهم که بخوینه یعنی توش رابوی قطبی از بیم الفابیت لاتینی بجی همی کرد مثال بفکره همی کرد الفابه لاتینی نه ام همی کرد بین دستلاته که سیاسی دل جمع بین دی ساجی دوی همی کسی که بکرد فرد بین چند بستانه دوی های وانج الفابه لاتینی هبجی بلکه به 1000 ساله به 100 ساله به وی الفابه تشتی تجهات نفساندن و به وی الفابه وثیقه دکمان لسر تهنه تی چاوا کارویجمان استفاده بکی دوی ام خواه مگویا او نمونه دولت اونیتر او نمونه دولت نتوه دولت او نمونه دولت مونیست جبو خواه میناک باش نبینن اف میناک گلک خرابه نکو ام کرد بخوشی لإيراني جي لسوري جي لعراقي جي لتركي جي در بخوري وي سيستمينه ام سيستمه که راستی جي ديمقراطيك و چاوكو حتاني به 100 ساله بلکه به 1000 ساله ما تایبتین خوی زاراوایی ما تایبتین خوی زمانی و چاندی پاراستیه چماش ناپه بام نپاریزن چما امی مثلا دهاتا گوتن لباشور برا لباشور سورانی به زمان فرمی و لباکور کرمانجی بوچه زازاکی بمره بوچه حورامای بمره بوچه هم ببینیم کلهوری بمره ام نمونه خرابن اریم زانن نتوه دولت آوا بون فرانسای چی کرن چند میلیون فرانسی هبون که به فرانسیا پاریس دزانه بون چند میلیون آلمان هبون که آلمانیا گوتا جزانم مارتین لوتر دزانه بون ما مثلا بحثا چینی که به میلیارد نفوس هایه هیچی چند میلیون یعنی چند میلیون چینیا ماندارنی دزانن یا کانتونی لکدره یه دن کدره اوش خواهد بیجن 8 لحچه من 7 لحچه منه هن زمانزان بحثا 100 لحچه یا زمان چینید کن اف سیاستن یادن بینید لسر خواه چما ام بیجن ارمنستانه 45,000 کرد هنه پرانی نها
ازدینه چما لوه داری مثال درته دبیجه از نکردم از ازدیمه یا تو کرمانجی تپیوی نه اب نه کرمانجی ازید کیه یا کرمانجه به کرمانجی تپیوی برکو باوری یاوی وک باوری اول علویه دبیجه از نکردم از علوی مه هذا هذه مزازاكي فهم كي يوم تكون ماجيش بيبي تخو ناقمر كي از حوالي لبر جبه كي بريدكم يعني ناخذ ما ببيجم لدبي هاي ما ج سياسات سردست ما جابينا بحث زمان زارا دكن يعني مثلا اوسكار مان چقاس بكردي سر كردي حميز عربي كردي آگاهدار بو درد كبه دنابرا كرمانجي و زازاكي داج آلي فونتيك يجي فونولوجي و چما زازاد بيجه شون چما زازاد بيجه چون شو چه فرقی که مثلا یا صدی نوت نیوی هف دیگه تو نبینی صدی یک هف نگه تو بینی تو سیستم به آبادی که مثلا نیکیتیم لسر کردانی بیسیه کتاباوی های لسر کردان بحث زمان کردی دیگه دبیجه مثلا لبهدینان کت دبیجه حوالت من کت چینا کردمه کافاسیا دبیجه لاوید من دبیجه اف دیارده که زمان کافکاسی که یا چه علاقه اف دیارده که زمان هند اوروپیه دو کرمانجی دا هم پرجمار هم یکجمار دا بکارتینی او آرتیکل که کد زمان اوروپی دا جهه مثلا انگلیسی چه وقت تبیجی ده نزانم ده روزگاه تا گو دیار کنه یا کرمانجی دا بیجه حواله دمن او دیا من اوه تا چه وقت چو بیواگرد لی جبیر نکن ده هن اکول آندا بالطائبتي لأوروبا بكي ألمانيا حتى دبرك فرنسا جي أكل هنا وده درباوي أكل تيزا كي بباريزي دويدر الناد تيزا تقبل دكن ماستر تقبل دكن يعني سردستيا بناوي شعب بيجم زانستي باريزي جي هي دبم حميد تشتاب ببينن وكي قوتنا داويد خوزن ببيجم براسي دبي كرد بلون خودی سیاست که زمانیا گشتی یا دموکراتیک او ستانداردیزاسیون خو بیکو دیالکت خو پچا بکن مثلا من چند نمونه دار یعنی مگون هم بجن روزنامه‌گر یعنی وقتی گر پاشکره که کرمانجی داتونن بجن چاپمنی با آوای منی صوتمنی خوردمنی اب پاشکه کرمانجی داتونن لی امتینه دار کرمانجی دا بجی دکنش بلکن بجن سورانی جی کردیه حورمانی جی کردیه کردی کردی سازاکی کردی پیمی کد زارابای مدتنه مدبه پیشی اثری پیشی زارابای خوارگم پاشی سری لزمان دن بدن ام نها مثلا من نمونه که بریا آخاتنا مدست پی بکن مگو مثلا دو کرمانجی دا امجبونی شیلی شوری نابجن لی دزازاکی دا حورمانی دا ابهیه لی دگر به که گاو که ام بجن لیلا و یاجی لیلا همان لیل اینو دو کرمانجی دا دبی قالب دا فوسیلیزه بویه اگر توش آلی آرکولوژی از زمانی و لیبنری تو گلک تشتی و کبت تاری ببینی یادن حقیقتا گواب ام تعریف بکن یا زمان چیه دیالکت چیه همه دنیا جی دویشه که جبو که تکاربی بحث از زمانه که سربخوا بکی پیش کریتر دانینه او جی کرده بخو دانانیه یک مورفولوژی اوی دو ستاکس اوی سه فوناتیکا وی چار کرپاندن اکسان پنج تایبتی خوسریته کا وکابولاریا خوسریته صدی چند اوجی صدی سیتافینن ام زمان ایرانی نه مثلا امجی کردی بیشن دست کرمانجی جی دسته فارسی جی دسته لنای معنی که اف دست پیبکه فارسیه لیتوی معنی که اف پیبکه ایرانیه یا جی آریانیه شیر اجی دی بیشم شیر فارسی دی بیشه شیر از کرمانجی دی بیشم سر زازاکی دی بیشه سار فارسی دی بیشه سر لنای معنی که اف پیبکه فارسیه توی معنی که اف پیبکه ایرانیه بله دبل دی ما چارچوبه دن به مسئله بندرم فکرم من بخواه به گەلێک سپاس مامۆستا زانە مامۆستا نادح دەخوازم بێ من دەمەوێت ئەو پرسیارە بکەم لە ئێوە مادام ویستی خوێندن بە هەورامی هەیە لە ناوچەی هەورامان بۆچی تاکو ئێستا ڕێگری لەو ویستە دەکرێت یان ئەوەی کە تاکو ئێستا هەورامی لەسەر پێهێشتۆتەوە چییە مادام زمانێکە لە نێو نەوەی تازەدان زمانی پەروەردە و فێرکردن نییە پێتان وایە کە مەترسی هەیە لەسەر لە ناوچوونی یاخود بۆچی ڕێگری لەوە دەکرێت کە
خوێندن و فێربوون بە هەورامیە بێت. من پێشەکی زۆر سپاسی بۆچوونەکانی کاک دکتۆر و هەم بۆچوونەکانی ئەم کاکزانە ئەەکەم بەڕاستی کورد یان ئەوەی من کوردی باشوور ئەوێن سیاسەتی زمانیان هەر نەبووە یعنی لە ئەوەڵەوە سیاسەتێکی ناڕاستی هەڵەی کاک زمانی چۆن دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان کاک زمانی تاک دەوڵەتی تاک هەموو شتێکیان کردووە ئەمانیش ئەیانەوێ واکەن بەڵام ئەمڕۆ دنیا گۆڕاوە دەربارەی ئەوەی کە ئێمە ئەخوێنی یان ئێمە لەوەتی حکوومەتی هەرێممان هەیە کاک دکتۆر ئاماژەی بە شتێک کرد کە هەورامیەکان داوای خوێندنیان کردووە لە هەورامان ئێمە لەوەتی حکوومەت دامەزراوە لە سەرەتاوە داوامان کردووە با لە هەورامان بە زمانی خۆمان بە زمانی دایک وانەیەک لەگەڵ وانەی کوردایی بۆچی عەرەبی و ئەنگلیزی و ئێستا تورکیش ئەخوێنرێ بۆچی هەورانیەکە نەبێت یعنی لەو کاتەوە هەتا ئێستا جواب نادەنەوە ئەڵێن زەرەری هەیە بۆ زمانی کوردی منی ژەپرسم کام زمانی کوردی ئەو زمانەی کە لە کەڵک بەولاوە بە بادینی قسەی لەگەڵەکەن و لەسەرەکەن و ئەمەی تریشی لەم لاوە بە سۆرانی قسەی لەگەڵەکەن یعنی هەندێک شتان باس کرد کاغڕێوار باسی ئەوەی کرد ئەوەتان لەکەکان لوڕەکان نازانم نیوەی کەڵهوڕەکان ئەمانە ئێستا خۆیان بە کورد نازانن دیارە ئەمانە هۆکاری هەیە هۆکاری سیاسەتی هەڵەی نەزانی سیاسەتی کورد یعنی کوردەکان سیاسەتی زمانیان نییە تەنها لە دووربینی سیاسەت و پەیوەندی کۆمەڵایەتی و نازانم پەیوەندی سیاسی و حیزبیەوە بۆ شتەکانە ڕوانن کاکە ببورن ئەمە من کارەبا بچڕا لێرە ئەمە حکوومەتەکەمانە بەڵام من پاوەرباگم شکر کردو بە هینەکەەوە ئەمزانی شتێکی وە ئاقۆمە خەتی ئینتەرنێتەکەم ماوە ئەوە بمبینن ئاوە یعنی ئەم سیاسەتانەی لێرە هەیە وەکو برادەران وتیان خۆ دنیا ناڕووکە ئەگەرنی هەورامی لەوێ بە هەورامی بخوێن دیارە هەورامان پاژەوەی کە داگیرا لە ساڵی هەفتاوهەر لە ئەنجامی شۆڕشی کورد و لە ئەنجامی لەگەڵ ڕێکۆتی لەگەڵ شای ئیتیفاقی جەزایر هەورامان هەمووی ڕوخێنرا و چۆڵ کرا یعنی ژێرخانی ئابووری کشت و کاڵ حتا ژێرهانی فەرهەنگی و شوێنەوار و ئەوانەشی سڕایەوە ئێستا وردە خەریک ئاوەدان بۆتەوە لە ناو شارەکانی هەرێمی کوردستانە پەشوو بڵاو بوونێتەوە ماشەڵڵا هەورانیەکان لە هەموو پلەپۆستەکان هەن بەڵام زۆر ئیهمال و هیچ گوێ نادەنە زمانەکەیان یعنی ئێمە ئەگەر بڵێن زمانەکەمان با بخوێنین تیانە چێ خۆ هیچ لە کورد کەم نابێت یعنی ئەمە داوایەکی حەقێکی مەشروعی هەموو مرۆڤێکە یعنی کورد ئەبێ سیاسەتێکی ڕاست و دروست و دیموکراتیانە وەکو کاکزاناوتی پێویستە سیاسەتێکی وا دابڕێژین یعنی هێشتا نەچوە بچێ ئەوە تا فەرمو هەورانیەکانی وەکو من ئەڵێن کە زمانێکی جێ بەڵام ئەگەر مافەرهەنگیەکانم دابین بکرێت لەوانەیە شتی وا باز دەکەم من کە بە زمانی خۆم بخوێنم لە مەکتەبە لە ڕاگەیاندەکانە لە جەریدەکانە یعنی ئێمە ناتوانین بە زمانی خۆمان قسەکەین تەنە ئەچینە بازار قسەژەکەین لێمان تێنەگەن یعنی خۆ ئەمە تاوانی ئێمە نیە ئەگەر بڵێ ئێمە زمانمان جێ من چەندی جار وتومە کە ئەم زمانە جیای لەبەر ئەوەی لێمان تێناگەن هەی هاوار قسەکەین کوردەکە یەکسەر ئەڵێ کاکە هیچ تێناگەن بەڵام ئەگەر ئەو سیاسەتە باشە هەبێت وەکو کاک دکتۆر وتی زۆر ئاساییە کەسێک 2 زمان 3 زمان 4 زمان بزانێت زۆر ئاساییە بەڵام نا بۆ سەرکوتکردنی هیچ زمانێک هیچ زاراوەیەک یعنی من سیاسەتێکی ئەو برادەرانەی کە لە تورکیادان یا لە ڕۆژهەڵاتن لە ڕۆژئاوای کوردستان کە سیاسەتێکی ڕاست و دروستیان گرتووە پار لە ئێستا زانکۆی قامیشلو ئەوێ بەشی هەورانی بکاتەوە داوای کەسێکی کرد کە بۆ وتنەوەی ئەو زمانە بەڵام هێشتا لەم حکوومەتەی ئێمەدا لەوانەیە ئەو ئەنە زانکۆ هەرێت خەریکە بچێ بە چاوتە بێزیان نایە شەرم نایان گرێکە بەشێک بنە بۆ زمانی هەورانی هەر ئەڵێن زار باوەڕ بکە قوتابی هەبووە راپۆرتی نووسیوە لەسەر هەورانی نەیان هێشتووە پێشکەشی بکە کە وتوێتی زمانی هەورانی هەر ئەبێ بڵێ زار یعنی مەلامان هەبووە حەدیث خوتبەی بە هەورانی خوێنێتەوە لە دێکانی هەورامانە
نەخلیان کردو نیانێشتووە یعنی ئەم سیاستانە ڕێک چۆن تورکیا چۆن ئێران بەکاری هێنێ دژی کورد ئێستا کوردی هەرێمی باشوور دژی هەورانیەکان بەکاری هێنێ نازانم کە من چیتە بڵێ نەوەزیات بەڵێ هەلومەرجی هەورامی ئەگەر پێم بڵێ بە کوردی ئێستا چۆنە مەترسی هەیە لەسەر لە ناوچوونی لە کاتێکدا کە بۆتە زمانی هەرگیز لە ناو ناچێت هەرچەنە کۆمەڵێ فاکتەر و هۆکار هەن بۆ لە ناوچوونی کە زمانێک پێی نەخوێنرا یان قسەی پێ نەکرا لەنا هەورانەکانە ئێستا قسەکەین ئێمە هەر لە بینی خۆمانە لە ماڵی خۆماندا هەندێک بەرنامەش هەیە نیوە و ناوەچن لەم لاو لەولا و هەروە هەورامی کتێبی پیرۆزی یارسانی پێنووسراوەتەوە زمانێک کە ئاینی پێنووسرایەوە لە ناوچوونی مەحاڵە ئێمە وەکو وتم کۆمەڵێ ڕیشەمان هەیە زۆر زۆر بۆ زمانە کۆنەکانە گەڕێتەوە یعنی هەورامی چەند ساڵە بەرگەی گرتووە و ئەشتوانم ئێستا بڵێم زیاتر بەرگەی ئێستا خەریکە هەورانیەکان بوژاونەتەوە کتێبی هەورامی دەنووسن کتێب هەورامی چاپەکەن و ئەم دنیای ئینتەرنێت و فەزای ئینتەرنێت و ئەمانش یارمەتی دەرێکە بۆ ئێمە کە هاواری خۆمان بگەین یان خۆمان قسە بکەین لە فەیسبوک لە تەلەگرام لە ناولەورە ئێستا حرەکەتێکی زۆر زۆر چالاک لە هەورامانی ئەودی و لە ئێران بەڕێوە خەڵک بە هەورامی قسەکان خەڵک بە هەورامی ئەنووسێ لەسەر دوکانەکانیان و لێرە لە هەرێمی باشووری کوردستان ئەتوانم بڵێم کەمترە لاوازترە لە چاو ئەوەیە کە ئێرە دەسەڵاتێکی خۆمانەیە داگیرکردنیە وەکو بڵێ ئەمانە بەڵام ئەمان خراپترن هەتاک و ئێران من ئاوارم داوای لێبردوو نەکەم چۆگە قسێ قسە بکە بەراوردی یەکەم و بۆی ئەسلمێنێت کە دەستگرۆیی بۆ کاریچانەتی هەورانیەکان لە ئێران زیاترە هەتا لە هەرێمی کوردستان زۆر سپاس کاک مامۆستا ناجەح بووپی دەچمە لای نەتیجەخانم نەتیجەخان و بەهێست ینی مامۆستایاندن بەحسا vimjarêkirin neha pirsgirêk an jî astengiyên li ber pêşveçûna kirmantikî tune li Bakurê Kurdistanê yanî ev navbera we û kurmancî çawa ye ew saziyên ku ji bo fêrkirina kurmancî hatine vekirin bi qasî giringî dan bi kurmancî ew qas jî giringî didin kirmantikî من وات دردي مزافي متاي نوتي جروتي سبا خبردايش ماموستيان زوانكو نزدي ماموستي زانا فرقينيوا زوانو نزدي بادكو ما حقي پروردي بدست خو وست وما زراوي كشت خو موساي زوانكو نزدي جوبيني زوانكو زیدری استانداردیزه بخو گوفرازیو یعنی دومان ما توت ما بخو زوانه کو کردی و کو اشکنه جبینی فهم بکره گوفرازه ما مست زنا فرقینی و جعفر شهید اسلامی بحثی ضعف زوانه و دومانان که کینم بخو مدرج دزکی قصی کنا بابی خودر کرمانجی قصی کنا دومانان تبری در ترکی قصی کنا از گاوت در کرمانچکی قصه بکری جوابimiz azaki dana çünkü domani eşkene 5 حبی 6 حبی 10 حبی زوانان بموسی و her زوان gore merdivan qeyd keni vani ana merdim kirmanca ana merdim kirdasa ana merdim Türka gore ajoy cevabani insanan dani tiyad yani mabacım beni ana politikaya asimilasyon idi ez gelek şarizana ku eşkene zuane kurmancı u kirdaski u kirmançki zazaki nişane domanane xob bede domanane xob musne mesele Oscar meni raşta cigerayşi ku seri zaravayana bi hayanka seri jo numune evraziye mesela merdemek söyleyerek diyor Almanyat groto seri jo cigerayş raştu halbuki hevremani khabirdan ezcura fهم kena yani tamam ezazda mı hevreman ne diyor ama ez hevreman ko xaberdan o tay çekiye ma gelek çekiye ma zejo biniye sabajoy yani hem fem kardeş mühimmiyor çünkü zazayek eşken o deve xakışt fem nekero yani o esto deve egzaminiz dima esta ma jo bini fem nekene veya ma eşkene dersimecek vajo ana pasoruja ana çölügüja fem nekena eno fem kardeş xoramas ani serçi yani eno
وەکێکۆ زوان و زەرەڤای نیە و چیوەکو سیاسی و مامۆستەیان باسکێ ئەز نێوازانە باسکیری چیوە مهم کە کێک شاسواری مرە پەرسا پرۆبلێمێکۆ مامۆستە باسی هەورەمانی کەنۆ ئەو پرۆبلێم بێنەتێ ماو کورمانجان پرۆبلێمی ئەستێ سیاسەتی کورداندە ولی جوری زوان زعف مهم نه به هر کسی ترکی خبر ده بعد وقتی هر کسی فهم که زوان زعف مهمه هر کسی به ضربای خو خبری ده لا زازای کمیه و کرمانجی نوازن زازکی بموسه مخابن نوازن زوری بده خو مثلا اشکن انگلیزی زعف لاز بموسه پران بده شعر انگلیزی بموسه ترکی زعف کیف جنیانو لا زازکی نوازن بموسه يعني لا زازای سبکو ما کمی هماری ما کمی ما ضعف لاز کرمانجی موسنه سر کرمانجیا اوتو اسیمیلاسیون زازایان استو مخابن و حوجی کنو کو ما زازکی محافظه بکرم زیکو ما مستش شکایت کنو قارشی همبر سورانی ده هورمانی و گورانی ما واجب aynı problemi mayke deste mesela ma vacım pankartek yana amade kardeş vani ma anay hem kurmancı hem zazaki bunusum vereceği nusene بعد جوی وانی ها أنا نزد جوبینی حوجنی کنو ما کرمانجی بنوسم مثلا پروبلمی کو گاوا زازایک ویننو فهم کنو لا tam فهم نکنو یا زیخو عیده جهیس نکنو چونکی زرافای جیایو çareseri enin este yani mazane ku tamam eni problemi este la seba ku eni problemi este manişkine mavacım maciyaye زيكو مفا زارافاي ما ستاتيو إنان غافا زيجو بيني بو كيك زانا فرقني فا غافا ستاتيو زارافايان ما فنجو بيني بو problem نماننو وقت يعني كرمانجيك غافا شيرو دبستانان د كرمانجكي بموسو دومانه مني كرمانجي موسنا problem çaresel ben o yazı hevramani yazı bu yazı hevramani bu yazı bu yazı kelhuri bu yani domanime yani be perverde çaresel beni mazaraba yani cirani xo tamamı kurdan ma museni xora gava hakkı perverde ma bu domane ma bu zuane cin nizde jobini şino zuane kurdan heme zuane ko ez ne bana tabi jozuan زحف زرافایی چیکو زحفشو و از وزن هورمانی ببی زازای ببی کلهوری ببی کرمانجی ببی لا ستاتوی زوانان ما ستاتوی شهر ما گاوا زی جو بینام بو پروبلم نماننو از وزن ای باجی گەلێک سپاس دەکەم نەتیجە خانم گەر ژبەر و وەختا مە پڕ زێدە نەمایە ئەز دخوازم گوتنا خۆیان داوێژی ببێژن گەر گوتنێک دنما بە لەسەر vê mijarêj xwe ev mijar gelek berfira he mirov nikare di bernamekê de behsa ew qas aliyên girêdayî ziman bike lêger gotinek weya dawî mave hûn dikarin niha bibêjin ez tomra perstanî keko yani problemi ma yani kurmancı zavi problemi ma kurmancandır bir benzi ma vayu brejo biniye kurmancandır goranandır kelhurandır u ez tiya bizazaki xo ez kurdane kurmanşani takip kena mesela internet ro ez fam kena yani ma tay çekuye ma u kelhuran zejo biniyo kurmancan ciyayeriyo kurmancı cirane maye seba ajoy ما نشكي نجوبين رأى قتريم ما بياي قدر ما يجوي هرشي ما جويو أزوزنا نواجي سپاس كنا سپاس gelek spas dikim netîce xanım kak rêwar digerim olay êwa demê be diyarîkirawî ew pisyaret lê bikim li nêw zivakî kurdî xwarîn de ew navçeyeke bo şêwezare qise dikin corek li standardbûn drûst bûye li nêw ew şêwezare de yaxud li nêw xwe ew şêwezareş de هەندێک جیاوازی و ناکۆکی هەیە یاخود با بڵێن سیستەمێک دروست بووە کە نەوەی تازە یان خەڵک لەسەر شێوەزارەکە ڕابهێنرێت فێر بکرێت زۆرێک لەو سیستەمە دانراوە ڕاستی بتوانیم بوودوە
ئێمە دەمێدواری و بیشتی من جمشتێک وەدی هاتیەلان شاید ئەگەر بتوانین هەڵسەنگنی من وە لە 30 ساڵە پێشە وە لە 35 ساڵە پێشە بە لە ئەمڕوە 40 ساڵە بە لە ئەمڕوە یە سەردەمێک بوو کە مردم کلەن خۆیان وە کورد زانستن ئەمان جمشتە ئەدەبیەک یا ئەو هەستە نەتەوایەتیە ئەو هەستە نەتەوایەتیە لە ناو مردم وە جوورێک نو ئەمان لە نزیکەی 30 ساڵە پێشە و 35 ساڵە پێشە و یەواش یەواش هوردە مردم دەستکردن و نووسان دەستکردن و یعنی ئێجورە بشم زوان بووە خۆتورەی مردم فەرە کەس پێیا بوون کە زوان کوردی و گشتی على الخصوص بەشە کاڵهۆڕیە یاگەر کوردی خوارێنی ئەڕایان بووە خۆتورەی گەورەیەک و هەوڵدان کە لەبانە ئێ زوانە کار بکەن ئەگەر جمشتە تەماشای بکەین لە 30 ساڵە پێش تاوە ئەمڕوو هەساوی پەلەداسە و باڵەودایە گەوراوە بووە ئەگەر 30 ساڵە پێش لە کرماشان و لە ئیلام بناتای دێوبانیەک شاید 30 نەفەر 40 نەفەر 50 نەفەر پیان نەکردایت کە بتوێنە ساتان وە کوردی بنووسیاتان ئەوش ئەو سەردەمە تازە کەسێک نەوە کە مەساڵەن وە ڕێنووسە کوردی ئەو شتێک ئیمامڕۆ وەناو ڕێنووسی سوورانی زانی منێ ڕێنووسە لە عەرەبیا هێزگرتی زوانە کوردی ئەو سەردەمە لە ناو کرماشان و ئیلام فەرە باو نو ئەمان هوردە باوە بوو جیوا کرد پیا کرد ئەمڕوو لە ناو شالەی هەستی دوونیت کۆبوونەوەی لە ئەدەبی و زوانی و کۆڵتوری گریێدەن لایەنگری فرێک هەن کە پشتیوانی لێەکەن ئەڕایان بوێسوە باوەت ڕایان بوێسوە خۆتورەیە کە زێنیان کە خاتریان کە هوریان وەلیا دەرگیرە ئەڕێ چۆکەمە زوانەکەی خۆم بە ئەڕام مهم بودن ئەڕام گرنگ بودن ئەگەر هەیە خەتە بگری من و لە شوونێ بچی من لە 30 ساڵە پێش تاوە ئەمڕوو شاید لە یەکەمین دێمین سێمین کتاوێکە کە ئەو سەردەمە وە کوردی کاڵهۆڕی یا وە کوردی ئەو منتەقە و کوردی خوارێن لە چاپدەریا تا بڕستی من و ئەمڕوو شاید بشی من نزیک و 1000 کتاوێک تا ئەمڕوو کار کریایە ئێ 1000 کتاوە فەلە لەلیان هەست کتاوی لێن کە چەندین جار دووارە چاپ بوونەوە لە چاپدەریانە یە بوێەوە چ شتێک کە لەناو مردم ئەڕایان جا کەفتەیە کە زوانە کوردی توێنێت زوان خاوەن پرینسیپ بودن زوانێ بودن کە ئایم پرستیژ دێرن کە توێنێت شانازی وە پێ بکەیدن چ شتێکی یە سەردەمێک لەناو مردم باو نو ئەگەر هەیە ڕێ خاص تەماشا بکەی من و لەلێ هوردە و بیمەن وەڕاست لەبسا یە جوورەی لێ وەرەو ئەستانداردیزەکردن چوت ئەمان تا بتوانین بڕسیم و ئەو پارتخە گە دووشی مندی ئەستانداردێک لە ناو کوردی خوارێن وە دیهاتەیە ڕێ دوورە دریژێک هالە وەرمان ئەمڕوو فەلە گوڵوەیل هەن فەلا گۆوارەیل هەن یا بنکەیلێک هەن کە هەوڵدان یە یەکایەتیەگە ناو بنزارەی لە کوردی خوارێن وە دیبارن کە سیستەمە نووسمان یا سیستەمە نووسان و ڕێنووسە هەڵا نەوشین جیاواز لە سوورانی وەلی یەک کەمێک کاڵهۆڕیزەکریە یاگەر بچی من کوردی خوارێ و کریای وە دیبارێدەن کەسانیلێک هەن کە لەبسا ئێکالەکان هەوڵدان کە وەلەو یێ هەدەف دیاریەک بچەن هەرسێ مخوام یاگەر فەلە کەسێتە لە هەوڕێ لە چالاکی لە منتەقا ئەو لە جیاواکردن ڕێنووسە سوورانیە هەوڕێ و هەودڵ نیەن ئەمان خو لێرە باید هەر دلای ئێ باوەتە لە نەزار بگیری من یە لە یەسەگە ئایام پێ خۆشە کە سوورانی یاگەر کوردی کاڵهۆڕی ئەو شتێ لەگەل ئەو منتەقەیە بەشە یەکەم دەبەشە گەوراتر لە زمانە کوردین لە یەک لێفێشتە جیاوازە و لێفێشتە دوورە و نەکەفن یعنی دگ لە ئەستانداردە لە یەک دوورە و کەف نیاشتومەن دڵخوازە گشتێمان یەسە کە دگ لە ئەگەر هەتا دگ لە ئەستانداردیزیشن دیری من دگ لە ئەستانداردگرایی دیری من وەرەو یەک بان وەرەو یەک نزیکەوە بوون شاید کلیل دەرئێ وەرەو یەکچینیشە توێنێت هەی ڕێنووسێک بودن کە ئیمە یەکگرتوو بوو یەک لە ڕێنووسە واحد کە لەناو هەردە بەشە زوانە کوردی لێ منتەقە کار بکەیدن ئەمان لە ئەو لایشە گیچەڵە تر هەست ئەگەر باید ئێ خەتە بکەفی دەشتونێ خەتە کە بتوای لە یەک لە ڕێنووس ڕێ هەر دلاگە استفادە گیچەڵ ئەسکۆلە تایبەتمەندیەی لە کوردی خوارێن ئاوەدی تێدن کە ئەمڕوو یەکەم پەرش و بڵاوی هالە ناوێ کەسانی لێک هەن کە یەکەم هەوڵدەن هەرو جورە کە جناب دیش ئاماژە کردیدن مەسەڵەن پیتێک وە کوردی کاڵهۆڕی لە ئێ منتەقە ئەزافە بوو ئەوش یاگەرنەوە هەورامیش هەسێکە دوان ئەزافە بوو هەڵاوانە باسییان جیاز قانونەی لە نووسان لە ناویان یەکەم گوێڕایە ئەوشە هەست
ئەمان یانە گشتیان و هەرحاڵ لە ڕوێ ترەکی قرار گرن بەمە دوالە وەسەر پرسیارەیە جنابەت کە پرسیدن ئایا مەسیری وەرە ئستانداردیزەکردن یاگەر یەکگرتوویەتی لەناو ئێ منتەقە هەست بود بشی من هەست بێ چشتێک لە بینە چالاکیل هەست هەم لە کرماشان هەم لە ئیلام هەم لە تەنانەت لە خانەقین لە شاری لە دەوروەر کەسانی لێک هەن کە هەوڵدەن وەرەویە یەکگرتوویەتی بان وەرەویە جایەک بچی من کە وە جوورێک بتوێنی من بەشێک لە زوانە کوردی و ئەوانە بەشە هاوبەش ڕێ تەمامە شارەوان و ڕێ تەمامە بنزارەوان لەو منتەقە وەدی بەدەن ئەمیدواری تاوەلەگە مزانم ئەمیدواری فێشتر چالاکی لێ منتەقەیشی یەسەگە زوانە کوردی خوارن مەبەستەمە لە باقی بەشی لە زوانە کوردی لە یەک تاوە ئەمڕوو هەست فێشتر دوورە و نەکەفێت ئەگەر هەتا نێتوێنی من دەسەڵاتی نەیری من ئەمڕوو کە نزیکیانەوە بکەین بۆ یەکەترەکی لە یەکەتر نەی من لێ فێشتر دووترەوە بکەفن شاید ئەمڕوو بازکردن لە ئەو شتێکە دکتۆر شیخ الاسلامی و یەک ئیماگەر سیستەمە ئاموزش یاگەر سیستەمە پەروەردەکردنە پێشکەوتوویەک داشتی من کە بتوێنێت وەریەکا گشتیان نزیکەوە بکەیدن لە بەردەسمان نییە وەڕاست وی پەش و بڵاویە و کە لەناو وڵاتی لە جوورە جوور هەوین ئەڵا شاید لەناو باشوور لە حکوومەتی باشوور ئەمکانە بود ئەمان لە ئێران جایگە تقریبا کەم تاکوت مەمنوع زوانە کوردی هەتا دەرسانی لەناو پەیمانگای لە خصوصی لە ئەوریگیشە ئەمکانی نییە کە دەرس بخوانیدن بازکردن لە یەکە بتوێنیم و یەک لە سیستەمە ئاموزشە پیشکەوتووە و بکیشی مۆلەوە یەکەترەکی یعنی نزیکترەکە و بیمنەوە یەکەترەکی و ڕاست لەوەرە دەسەمان نییە ئەمان لانەکەم توێنی من وەداشتنی یەک لە ڕێنویس کەم تاکوت هاوبەشەوە هەڵا 100% نێتوێنی من 100% هاوبەش داشتی من ئەمان تەماکۆت هاوبەش توێنی من وەرەویە ئەستانداردکردن یاگەر وەرەویە یەکایەتیەک نزیکە و بیمن و بچی من بەڵێ کاکە ڕێوار دەمەوێت ئەو پرسیارەشتان لێ بکەم ئێوە سیاسەتی زمانی بسووتنەوە کوردیەکان لە بەرامبەر کوردی خوارین چۆن هەڵدەسەنگێنن هەر بەڕاستی سیاسەتی زمانیان هەیە یاخود مامەڵەیان چۆنە لەگەڵ کوردی خوارین وەڵە خۆ کاکە سیاسەتێک وەڕاست نییە چشتێک بشیم شاید ئەگەر سیاسەتە خاصی بتوانین بشیم حداقل یەکشتی بینی منە و نادی دەگرتنە یعنی لە هیورە و بردنە ئەو پشت گوش خستنە ئەمان خو چون ئیمالان لانەکەم کاناڵی تەلەڤیزیۆنی فەرەفرێک دیری من لە کوردستان یا خویانیش حزبایەتیان ئەمان هیچ وەختە ڕایان خوتولەی زێنیان یەن نەوە کە بایەخێک بێریێدن و بەشەی لە تر لە بۆ تایبەت لە کرماشان و لە ئیلام و یا لە خانەقین و ئەو جورجای لێک کە بتوان پاڵپشتی بکرێدن لە چوبیشم جەمشت کوردایەتیەک وە دیتێدن هەرسەی کەمەکۆت لە بازی جای لەو هەست ئێمە مەسەردەمێک خۆم لە ئێران بووم هاتوچووی لە فرێک داشتی من وە لە شارەی و بەشەی لە سوورانیە لە کوبوونەوەی لە فستیواڵەی لە سەمینارەی لە ئەو جور جای لێک بایەختی دێت ئەمان یە چشتێک وە تۆرەکولی لە ناو ئامم مردم ناو کەفم جامعە مردم پەخشە و بودن ئەو جور سیاسەتی وەڕاست نییە بەڵێ دەمەوێت دوای من پرسیارم لە بەڕێستان ئەوە بێت ینی پێشنیاز یاخود ئەو چارەسەریەی کە ئێوە پێشنیازی دەکەن بۆ پاراستنی شێوەزاری کوردی خوارین یان زمانی کوردی لەو ناوچانە چییە پێویستە چی بکرێت کە مەترسیەکانی لە ناوچوون لەسەر ئەو شێوەزارە نەمێنێت لە کاتێکدا لە زۆر لاوە ڕەنگە لە بەردەم شەپۆلی ئاسمیلاسیۆندا بێت شەپۆلی ئاسمیلاسیۆن وەڕاست خەسار لە فەرە گەولای گوێی مەڕەسانیە بە تایبەت لە کرماشان و ئیلام ئەمان ئەو چشتێکە وەڕاست هەوەجێ ئەمڕوو کورد و کوردایەتیە لە کرماشان و ئیلام یەسێگە ئیمە زوانە کوردی یاگەر بایەختان و زوانە کوردی و فەرهەنگە کوردی و هەنەرە کوردی و ئەدەبیاتە کوردی بکیشین وەناو ئامە مردم لەناو خەواس یا لەناو چالاکەی لە فەرهەنگی و ئەدەبی هیچ کشتێک نەیری من گیچال ئەسلی ها لەناو ئامە مردم ئەو لەگە مردم تمام وەختیان یعنی فیشتر وەخت ڕوژانیان وەلە مدیای لە فارسی و فارسی قسیەکەرە لەبسا بەنووسەر ئی بەشە جایگە کە ئیمە وەڕاستە پێ احتیاج دیری من کە لەبانی کار بکرێدن کارێگە کاناڵی و مدیای سوورانی یاگەر هەتا کورمانجی ئیمە فرە کەم ارتباط دیرێت مردم ئیمە وەلە کورمانجیە شاید بیشتر مردم ئیمە
چەند کەلەمەی لە کورمانجی فێشتر نەڕەسنەوە ولی ئەگەر ئێ هاتوچوو ارتباطی لە وەلی یەکترەکە فرە فێشترەکە بودن توێنێت نوای ئیس ئاسیمیلاسیۆنە بگیرێت توێنێت چون ڕاستی بتوانین مردم ئیما یەکایەتی فرە گەورەی وەیەکۆ دیرن ئیمە فرە قویل وەلی یەکترەکیا ڕیشێمان ها لە یێ خاک زمانێکەتی یەک لە موسیقی کوردی لە منتەقە لەناو منتەقەی کرماشان و ئیلام پەخش بوو تەنیا موسیقی سورانی بوو یە سەردەمێ شاید 30 ساڵە پێش 40 ساڵە پێش بجگە لە موسیقی سورانی ئیمە هیچ چشتر نەهشتیمە چشتی وێنەی ئەوە ئەو شتی لەگە توێنن ئێرتباتە قویلەوە بکەن ئێرتباتە نزیکەوە بکەن و گەرمەوە بکەن ئەوە تەنیا چشتی توێنێ بودن کە ئیمە بکیشە دوورە و یەکترەکی و لە ئێ دوورە و کەفتن و لە ئێ ئاسیمیلاسیۆنی یەکەم پیشگیری بکرێت زۆر سپاس دەکەم کاک ڕێوان ڕەحیمی بەڕێزان کاتی بەرنامەکەمان زۆر دەماوە دەمەوێت هەر بە کورتی دوایین وتەی مامۆستایان وەرگرم مامۆستا جەعفەر بە تایبەتی دەمەوێت پرسیارێک دەبارەی ڕەوشی زمانی کوردی یان کوردی ناوەڕاست لە ئێوە بپرسم بە تایبەت لە باشووری کوردستان کە دەیان ساڵە کوردی بووە بە زمانی خوێندن و کاروباری ئیداری و زمانی فەرمیە با بڵێن ئێوە پێتان وایە ئەو زمانە لە چەند ساڵەدا کە نزیکەی 30 ساڵە هەرێمێکی فیدراڵی هەیە بە جۆرێک لە جۆرەکان گەشەی کردووە یاخود هێشتا مەترسی زۆر لەسەر ئەو زمانە هەیە یان پاشەکشەی کردووە دەتوانێت بڵێ هەردوو لایەن هەیە هیچ لە مەدانیە زمانێک کە زمانی نزیکەی بۆ سەرەوەی 50 کەناتی تەلەڤیزیۆنیە نزیکەی 150 ڕادیۆیە بەدەیان ڕۆژنامەیە زمانێکی ئاوا ببێشک بەرەو پێش دەچێت بۆ وێنە لە لایەنی وشەوە هەر لە ئەم ڕوتی ئەم پەتایەدا کۆڕۆنادا ئێمە دەبینین کە بەدەیان وشەی نوێ هاتوۆتە ناو زمانەکە تەکنۆلۆژی دەچێتە پێشەوە وشەی تازە دێ لە زۆر بوارانەوە پێشکەوتووە ناتوانین حاشا لەمە بکەین پاشان زمانەکە توانیوێتی بە شێوەیەکی کارامەتر بە شێوەیەکی باشتر بێتر مەوزوع بابەتی جیاواز دەرببڕێت کە پێشتر ناچار نەبوو یان ئەو هەلەی بۆ نەڕەخسا بوو لەم بوارانەوە بەڵام سیستمی زمان شێوەی دەکارهێنانی زمان لە بەشەکانی دیکەی کۆمەڵگە جیا ناکرێتەوە زمان چۆنی کەلک لێ وەردەگرین کام زمان کەلک وەردەگرین چۆنی کەلک لێ وەردەگرین ڕەنگدانەوەی سیستمە کۆمەڵایەتی و کولتوریەکەمانە لە هەموو شوێنەگەمە ڕاستە ئەگەر سیستەمێک نەیتوانی بە کێشەکانی دیکە باش بچارێ ناتوانێت بە زمانەکەش بچارێ ئەمە ڕاستەقینەیە ئەگەر گەندەڵی لە سیستمی کولتوری و کارگێڕی سیاسیدا هەبوو گەندەڵی لە زمانیشدا دەبێت بۆیە دەبینی بۆ وێنە گۆوارێکی زانستی زانکۆیەکی هەرێمی کوردستان دەکەیەوە شوێنێک کە بڕیارە خەڵک فێری زمان بکە لە لاپەڕەی یەکەمەوە هەڵی تێدا لاپەڕەی یەکەم پڕە لە هەڵە ئەمە ئی زانکۆکەیە گۆواری زانکۆیە ئەمە گۆوارە زانستیەکەیە ئەگەر ئەو ئاوابێ ئیتر چاوەڕوانی پیمان هەبێت لە قوتابی لە لایەنەکانی تر لەو بارەوە بەداخەوە کەمخەمی کراوە و بەڕای من دەتوانێت کار زۆرتر بکرێت پێشنیارێکە هەمە ئەمەیەکە لە هەموو لایەنەوە لێکۆڵین پەرەی پێ بدرێ بەس هەوڵ بدەن لێکۆڵینەکان شێوەیەکی زانستی پێ بدەن هەوڵ بدەن زۆر دووپاتی ڕابردوو مەکەنەوە جیاوازی فارسی و کوردی چییە ئەو هەموویە دەکەیەوە وتار جیاوازی فارسی و کوردی ڕاناو چییە ئایا بەڕاستی کێشەی کورد ئەمڕۆ ئەوەیە کێشەی زمانی کوردی ئەمەیە ڕوونەکاتە خزمایەتی هەیە خوشکە گیان خزمایەتی بینی کوردی فارسی هەیە تکا دەکەم هیچ شتێکی تازە نادۆزیەوە لە باتی ئەمە بەڕای من دەبێت لە شێوەزارەکان بکۆڵینەوە لە بواری زمان ناسی تیۆریەوە لە هەموو شێوەزارەکان ناوچەکان لە فۆنۆلۆژیان لە مۆرفۆلۆژیان لە سینتەکسیان لە ڕێزمانیان پاشان لە بواری زمان ناسی کارەکیەوە کار زۆر کەم دەکرێت بە تایبەت لە ڕۆژهەڵات زۆر کار کەم دەکرێت بۆ وێنە لەوە ناکۆڵینەوە کە بزانین لە ناوچەی کرماشان تا چ ڕادەیەک زمانی کوردی خەریکە بەرەو فارسی دەخزێ
یا بۆ وێنە لە هەورامان تا چڕادەیەک زۆرتر بەرەو سۆرانی دەخزێ یان ئەوەی کە خۆی پاراستووە. ئەمانە هەموو مێتۆد هەیە، مێتۆدی لێکۆڵینەوە هەیە و دەتوانن ڕەچاوی بکەن و بەراوڕووی ئەو ئالینگاریانە ببنەوە. بۆ وێنە ئێمە دەبێت بپرسین لە خەڵک تا ئێستا ڕاپرسیەک نییە ئایا لە سیاسەتی زمانی ئەو وڵاتە ڕازی ئالینگاریەکان لە چۆدان، کێشەکان لە چۆدان، حەز دەکەی چیتر ببینی. ئەم جۆرە لێکۆڵینەوەانە ناکرێن بەداخەوە. یعنی ئێمە ئێستا زۆر جار ئێمە دادنیشین باز دەکەین وەک ئەوە کە ئاگاداری هەموو کەلێن و قوشبن و وەکی مامۆستا ڕەحیمی جێچەڵەکانی کۆمەڵگەی کوردەواری و ئەو ژینگە زمانیە بین. بەڵام بەڕاستی نین، چونکە لێکۆڵینەوەی مەیدانی زۆر کەم کراوە. لە مەودایەکی زۆر کەمدا کە لە باکوور هەندێک دەرەتان هەبوو لێکۆڵینەوەی زۆر زانستیانەتە کراوە، زۆر زۆر زانستی، زۆر زۆر ڕێکوپێک لەسەر خوێندنی چەند زمانە، لەسەر خوێندنی زمانی دایکی، لەسەر بۆچوونی خەڵکی کورد، بۆچوونی خەڵکەکانی تر سەبارەت بە زمانی کوردی. بەداخەوە ئەم جۆرە لێکۆڵینەوە جددیانە لە باشوور ناکرێت، لە ڕۆژ هەڵات ناکرێت تا ڕادەیەک لەبەر ئەوە کە ڕەنگە ڕێگا پێدراو نەبێت. هیوادارم لێکۆڵینەوەکان کەوتر بنەوە. یەک پێشنیاری کۆتاییشم هەیە، ڕاستە لە هەندێک شوێنی ئەم دنیاە بربەست زۆرە بۆ کەلک وەرگرتن لە زمانی کوردی، بەڵام من پێم وایە دەبێت لە هەموو دەرفەتێک کەلک وەربگرین کە نیشان بدەین زمان دەکرێت بە شێوەی چەند زمانە کەلک وەربگیرێ. بۆ وێنە لەسەر دوکانەکان بەس بە فارسی مەنووسن، کوردەکەشی لە پاڵ بنووسن، بەس بە کوردی مەنووسن، خۆتان تووشی کێشە مەکەن. من ئەوە ناڵم بۆ ئەوەی کە بە ئەوانیش بڵین، چونکە یەک شتمان لەبیر بێ لە حکوومەتی تورکیا، لە ئێرانە، لە عێراقە، لە زۆر شوێنان هەمیشە یەک سیاسەتی هەڵە هەیە یا قسەیەکی هەڵەمان پێ دەڵێن، هەرکە باسی زمانی کوردیت کرد، هەرکە باسی هەورامیت کرد، تەنانە لە هەرێمی کوردستانیش دەڵێ ئەها ئەوە هەر دەتەوێت هەورامەکە بخوێنی سۆرانەکە نەخوێنی. ناچێوێن بوو تۆ کا ئەمە گوتراوە تو بۆ قسە لە دەمی منداوی یان لە شوێنەکەیتر لە تورکیا پێ دەڵێ ها دەتەوێت بە کورمانجی بخوێنی تورکی نەخوێنی. من شیوام نەوتی، من دەڵم هەم تورکی، هەم کورمانجی، هەم هەورامی، هەم دملکی، هەم کورمانچکی، هەم کەلهوڕی، بەس ڕێگا بدە هەڵ خەڵکە لە ناوچەی خۆی بۆ خۆی هەڵبژێرێ. جا ئێستا بەوەی کە ئێمە ئەوە نیشان بدەین با دەست پێ بکەین بە کەلک وەرگرتن لە چەند زمان، لە ناوی نووسینی دوکان، لە زانیاری بڵاوکردنەوە بۆ وێنە پرسەی فڵان کەس، بۆ هەر بە فارسی بێت، نەختێک بە فارسی بێ، نەختێک بە کوردی بێ. زانە چ دەبێت؟ وردە وردە ئەو کولتورەی چەند زمانە جێ بکەوێ، چەند شێوەزار جێ بکەوێ. بەو هیوایەکە زۆرتر هەم لە ناو خەڵکەکە جێ بکەوێ و هەم ئەوەی کە خەڵکەکە شانازی بە زمانەکەی بکە و هەم بەڵکو دەسەڵاتدارەکانیش زیاتر نەرم بن. زۆر سپاس مامۆستا جعفەر. مامۆستا زانە ئەگەر داویەدا گوتنێک وەما بە وەختامە پەر هەندێک مایە لێگەر هەم بخوازن تشتێک ببێژن داویەدا کەرم بکەن. یعنی ez dirêj nekim tenê çend gotina derheqê zanînge zankoyê li başûr bikim. Yani we behsa desthilat kir heta bi korî zaniyarê Kurd û heta bi çendîn zankoyê li başûr gelo heta niha çima derbarê zimanê Kurdî da li ser diyalektên Kurdî çima xebatên zanistî û akademîk nehat nekire. Eger hat vekirinê çima haya mejenîne ya jî çima li başûr digel ku desthilatek heye çima qîmet bayax bi zimanê Kurdî nayê dayîn. Çima Kurd niha nexwedî ferhengeke Kurdî ne, Kurdî bi Kurdî. Adê çend zaravayî, çend diyalektî lê hê Kurdî ferhengeka Kurdan tune ye. Hê em Kurd münaqeşe dikin ka çend diyalektê me hene. Ev xebatên zanistiye ku zanko, üniversite, zanînge ev xebat nekin ev kî bike ku desthilat piştgiriya xebatên li ser zimanî û kulturî û çandî neke ew kî bike. Yani ew li Almanya ev kar bêkirin, li Fransa bêkirin, li Kanada bêkirin, li Amerîka bêkirin ya li başûr û Rojavayê bêkirin. Ya Kurd bixwe bikin.
yani ez vê dixwazim ya din jî numuneyeke bitûk dibin diqetînim mamosta netîce jê agahdar e li Amedê di dema şaredariya ku di destê Kurdan da bû bi navê Zarokîstan Kreş yani zarokxane hatibûn vekirin li wir hem Kurmancî hem Demilî hem Tirkî hem İngilîzî em bibêje stran û leyîstik û dihatê kirin kesê ku çûn salekî li wir xwendin Kurmanc hînî zazakî bû zaza hînî Kurmancî bû zarok hînî İngilîzî bûn hînî Tirkî bûn sê çar ziman tevî zarabayê xwe li gel hev axaftin malbat matmayê man sala dîtir dixwestin ku zarokê wan here van kireşa destpêkê da bi tirs nêzîkayî lêbûn ji ber ku tiştê siyasî ne paşê dîtin ku zarok çawa li wê derê sosyalize dibin çawa bi pêş dikevin çawa hînî zarabayê din û zimanê din dibin û çawa li xwe û li malbatê û li civaka xwe li hevkirî aştiyane dibin dîtin îja dixwestin zêdetir bin lê dewletê gava ku qayyûm tayînê wan şaredariya kirin ew Zarokistan ji hatin girtin vê dibêjim em divê beriya her tiştî rexneyê xwe li xwe kêmasiyê xwe li xwe bibînin ne ji serdestê xwe bixwazin heta roja îro tiştê ku serdestê melmek kirin îvî û sed tika dikim em li hev û din nekin em bibin xwedî siyaseteke pluralîst demokratîk û çend zaravayî çend bîrû bawerî mesela ji alî bîrû bawerî ve jî yani em dikarin hemî Kurda bikin tenê bibe ehlê sune em dikarin bibe nabila bibe zerdüştî êzidî em dikarin bibêjin bibe na kakayî û nizanim çi û yarsanî çawa ji alî bîrû bawerî ve em zengînin ji aliyê zaravayî ve ji em zengînin wellahî mesele ev e tu bixwazî tu dikarî vê rewşa xwe wekî bikî zengîniyek xezîneyek ji xwe re û tu karî bikî jar û ziqûm jî ji xwe re ev di destê te ye bi mantalîta bi mêjiyê me va girê daye yani em nebin kopyayê serdestê xwe bes ji me re بەڵێ gelek spas mamosta zana کاک ناجح ئەگەر دەمەوێت دوایین گوتەی ئێوەش وەرگرم هیچ شتێک ماوە کە بتانەوێت باسی بکەن بە گرنگی بزانن کە باسی بکەن سپاسان دەکەم هیوادارم جاروبار کۆڕ و کۆبوونەوەی ئاوا بکرێت لە نێوان هەر هەموماندا لە شوێنە دوورەکانی کوردستانەوە ئەمە ئەبێتە هۆی نزیکبوونەوەی بۆچوونەکانمان لە یەکتری باشتێ گەیشتن ئەگە باش لە یەکتر بگەین ئەتوانی باشتر خزمەت بکەین ئەتوانین ڕێگە چارەی باشتر و مامناوەند و دیموکراتیانە بدۆزینەوە تەسەور بکەن هێشتا لەم هەرێمی باشوورە شتێکی وا نەکراوە کە زمانە جیاوازەکان کلتورە جیاوازەکان کۆ بکرێنەوە ئاوا بە شێوەیەکی دیموکراتیانە و ئازادانە باس بکەن لەوانەیە من ئێستا لە تەلەڤیزیۆنی کێرەدا بڵێم هەورامی زمانە ئیتر وا ئەزانن دنیا ڕووخاوە و لەتێ لە کوردم بڕیوە و دەوڵەتی هەورامان ڕائاگەیەن و نازانم چی هەزار تانە و تەشەر ئەخەنە شوێنی خەڵکەکان جا هیوادارم ئەم جۆرە شتانە هەبێت و هیوادارم ئەم سیاسەتە سیاسەتی زمانیە بکرێتەوە و بەردەوام بێت زۆر سپاسان دەکەم زۆر سپاس کاک ناجح مامۆستایانی بەڕێز زۆر سپاسان دەکەم کە کاتی خۆتان بەم دیبەیتە بەخشی هیوادار چەندە بابەتەکە بێگومان زۆر بەرفرەوانە پێویستی بە کاتی زیاتر هەیە هیوادارم ئەوەی ماوە بۆ دەرفەتەکانی دیکە بێ هیوادارم سەرنجی بینەرانیشمان ڕاکێشا بێت بۆ سەر ئەم بابەتە ئەوەی دیار بوو بۆ چوونەکان زۆر لە یەک نزیکن دەربارەی پرسی زمان و خاڵی ئەرێنی کە من بەدیم کرد ئەوە بوو ڕوانگەیەکی دیموکراتی هەیە لە نێوماندا هیوادارم ئەمە هەموو زوتنەوە و لایەنە پەیوەندیدارەکانش بگرێتەوە کە مامەڵەیەکی یەکسان و دیموکراتیانە لەگەڵ هەموو شێوەزارەکان بکەن جارێکی دیکە زۆر سپاسان دەکەم کە ئامادە بوون بەڕێز دکتۆر جعفەر شێخولیسلامی هەروەها مامۆستا زانا فارقینی بەڕێز نەتیجە ئاڵتون مامۆستا ناجح گوڵپی هەروەها کاک ڕێوار ڕەحیمی زۆر سپاسان دەکەم gelek spas ji we rakek ka swat
گەلێک مەمنون بووم گەلێک کەیف خۆش بوو زۆر سپاس بینەرانی هێژە ئەوەی بینیتان دیبەیتێک بوو لەگەڵ میوانەکانم دەربارەی پرسی زمانی دایک لە کوردستان گفتوگۆیەکمان کرد دەربارەی ڕەوشی زمانی کوردی و شێوەزارەکان هەروەها ڕوانگە جیاوازەکان دەربارەی شێوەزارەکان و کێشە و گیرروگرفتەکان لە بەردەم پێشکەوتنی زمانی کوردی هیوادارم ئەم گفتوگۆیانە درێژیان هەبێت بە ڕوانگەیەکی دیموکراتی و یەکتر قبولکردنەوە گفتوگۆ لەگەڵ ئەم باسانە بکەین و هەموو شێوەزارە کوردیەکانیش گەشە بکەن و بربەستەکانی بەردەم زمانی کوردی کۆتاییان پێبێت سبسکرایبی کەناڵەکەمان بکەن لە یوتیوب هەروەها ببنە ئەندامی خاوەنابوونا لە ماڵپەڕی پاتریۆن تا بەرنامە و دیبەیتێکی دیکە هەرشاد و کامەران بن